بارزان لا برنامج امرو لخدمتتان داین با قسەکن لەسەر دوا پێشاتەکان سەبارەت بە نزیک بوونەوەی کۆتایی هاتنی ئاگربەست و پرسی دانوستانەکانی ئەمریکا و ئێران کەوا بڕیارە لە پاکستان بەڕێوە بچێت. قسە لەسەرەوە دەکەین بژاردە و سیناریۆکان چین کە لە کاتێکە دوو ڕۆژی ماوە ئەو ئاگربەستە 15 ڕۆژێک لە نێوان ئەمریکا و ئێران ڕاگەیەنرا دوو ڕۆژی ماوە ئێمە لە بەردەم چی داین و لەسەر مێزی دانوستان هەردوولایانی ئێرانی و ئەمریکی چیان پێ ئایا ڕێکەوتنێک دەکرێت یاخود دەچینەوە قۆناغێکی دیکەی جەنگ و ئەگەر ڕێکەوتنەکە بکرێت بڵێنە چی لە خۆ دەگرێت یاخود خاڵە ناکۆکەکان ئێستا کە لە بینی ئێران و ئەمریکا چین ئەم پرسە لەگەڵ لا بەڕێزان دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ هەروە مامۆستا شەماڵ ئەحمەد مامۆستای زانکۆ و کاک کەتوان عومەر لێکۆڵەری ئاسایشی نێودوڵەتی قسەی لەسەر دەکەین. زۆر بەخێر بێن، سوپاسیان بەدەبوونتان دەکەین. کاکتۆر ئیسماعیل لە جەناب تۆ دەست پێ بکەین دوو ڕۆژی ماوە ئاگربەست وا دەکەی کۆتایی پێبێ لە بەردەم چی داین ئەو ماوەی کە ئاگربەست بوو باز لەوە دەکرێت کە سێشەمەش دانوستانی پاکستان و لە پاکستان دانوستانی ئەمریکا و ئێران بەڕێوە بچێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان بێگومان ئەگەرەکان یعنی کراوەن هەر لە سەرەتاشەوە هەروە بووە لە دانوستانی ئەم جارەیە کە تۆزێک پێشەوەی بین ئەستۆدیۆ هەتا ئەو کاتەش بڕیاری تەواوەتی نەدرابوونە لەلایەنی ئێرانەوە لەلایەنی ئەمریکاوە کە شاندەکانیان بڕۆن بە پاکستان، بەڵام ئێستا بڕیار دراوە بڕۆن ئەم گەڕەش بەڕێوە ئەچێ، بەڵام ئایا ئەنجامەکانی چییە بێگومان هەردوو ئەنجامەکە وەکو یەک کراوەیە، هەم کۆتایی پێهێنانی دانوستانەکان و ئاگربەست و دیسانەوە چوونەوە ناو جەنگ و هەمیش درێژکردنەوەی ئاگربەست و درێژەدان بە دانوستانەکان. بەڵام ئەگەر بمانەوێ وەکو نیسبەت بڵین کامیان زۆر کامیان ئەگەرەکەی زیاترە بەڕای من ئەگەری دانوستان و درێژکردنەوە زیاترە، چونکە لەبەر چی هەردوو لایەنی ئێران و ئەمریکا بەدەر لە ئیسرائیل گەڕانەوە بۆ شەڕیان زۆر بەلاوە خۆش نییە. شەڕێکی 40 ڕۆژەیان تاقی کردوتەوە جگە لە شەڕی 12 ڕۆژەی ساڵی ڕابردوو، ینی دۆخەکە هەروەک خۆی ماوەتەوە. یعنی گەریمە ئێستا سیرکەین دۆخی ئێستا وەکو دۆخی پێش شەڕەکە وایە، هیچ نەگۆڕاوە، ینی شەڕەکە بەدیناتەوە تای تەرازۆکە بە هیچ لایەکان نشکاوەتەوە، بۆیە لە کاتێکە کە شەڕ ناگاتە ئەنجامێکی یەکلاکەرەوە بێگومان ینی دۆخەکە و خۆی ئەمێنێتەوە. دانوستان هەر بەو شێوە بەردەوامە. ئێمە 40 ڕۆژ پێش ئێستا و 2 مانگ پێش ئێستا باسی ئەومانە کرد کە ئەمریکا کۆمەڵێک مەرجی هەیە و ئێرانیش کۆمەڵێک مەرجی هەیە، دانوستانەکەن لەسەری کامیان تۆز دەتەنازولکا بۆ ئەوی تریان و بگاتە نەتیجەیەک. ئێستاش هەر بە هەمان شێوەیە، لەبەرەوە مادام دۆخەکە بەو شێوەیە دانوستانەکانیش ویستی هەردوو لای لەسرە جگە بەدەر لە ویستی ئیسرائیل کە بە بەردەوامی ئەو حەزی لە دەستپێکردنەوەی جەنگ و بەردەوامی جەنگ و تا کۆتایی هێنان بە سیستمی خۆت بڵێن ڕژێمی دەسەڵاتداری ئێران. بەڵام دەریش کەوت کە ئیسرائیلیش بەبێ ئەمریکا ناتوانێت هیچ شتێک بکە، بەبێ گڵۆپی سەوزی ئەمریکا بەبێ یارمەتی ئەمریکا ئەین تاگلایەنە ناتوانێت بەردەوامی بە شەڕەکە بە و ئێران توانی ئەو مەرجەش بسەپێنێ بەسەر ئیسرائیلە لە ڕێگای ئەمریکاوە کە پێویستە شەڕ لە لوبنانیش ڕابگرێ، ئەوە بووکە ئەو هودنەیە هاتە ئاراوە لە نێوان هەردووکیانە و پێم وایە هەردوو لایانی ئەمریکا و ئێرانی ئێستش گەیشتە بنە هەندێک خاڵ لەسەر هەندێک بابەت لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوە هەبوو بێ، بەڵام ئەوە نایەتە ناو ئێلام و ڕاگەیاندنەوە بە ئاشکرا باسی لێوە ناکرێ، چونکە چوون بۆ دانوستاندن یعنی تەنیا لە پێناوی چوونانیە. بێگومانە بێ لە چاو جاری پێشووە کۆمەڵک بەرەو پێشچوون هەبوو بێ لە نێوان هەردووکیانە، بۆیە ئێستا جارێکی تر شاندەکان ئەسما بۆ دانوستان. سوپاس دەکەم مامۆستا جەنابیشت بەخێر بێی. بەڕێشم بزانمە سەر بۆ چوونی بەڕێزت چێ دوو ڕۆژی ماوە بۆ ئاگربەست ترامپ دەڵێ ڕێکەوتن دەکەین، ڕێکەوتنەکە لە 2015 باشتر دەبێ، ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ دوورە یاخود یەکێکە لە بژاردەکان چۆنی لێک دەدەنەوە؟ سەرەتا بە ناوی خوا زۆر سپاس کاک حەکیم بۆ جاتر لە خزمەتانە. ئەزانی کاک حەکیم ئەگە ئێمە
باشتەکە بە بای تالێکی بینەوانێ نەک بۆ بالێکی ئێستا هەیە. یەکەم پرسیار کە زۆر لە خۆمانی بکەین ئەویش ئەوەیە کە ئایا ئەو کەشی کە هەیە کەشی دانوستانە، ئەو زروفی کە دروست کراوە لە دوای ئاگربەست یعنی ئەوە نزیکی 2 هەفتەیە، ئایا ئەو 2 هەفتەیە کەفیل بوو بەوەی کە بارودۆخی شەڕ بگوازێتەوە بە بارودۆخی دانوستان؟ چکە دوو کەشی جیاوازی هەیە، ئەزانی دوو ژینگەی جیاواز هەیە دەوری هەردوو ئەو پرۆسەی ئەیات. ئەمە پرسیارە ئەساسێکەیە. بە بڕۆی من ئەو کەشەی کە چواردەوری کەشی یاخود چواردەوری پرۆسی دانوستانی ناوە کە ناونراوە دانوستانی ئیسلاماباد یاخود ئەمەی کە لە پاکستانەکرێت با بڵێن کەشی دانوستان نییە، بە کۆمەڵێک پێدراوە. کۆمەڵێک واقع هەیە کە بۆ مەسلمێنێ ئەم کەشی دانوستان نییە، هەرچەنە هەردوو لا وەف دەنێرن مەسەلەن لایەک هەیە کە نێوەنگیرە لە مابینی هەردووکیانە و بەڕاستیەکەی ئەبێ ئەوەش بڵین کە ئەنی هەردوو لا با بڵێن هەرەکەتی یاخود تەکانی شەڕیان نەماوە جارێکی تر بەرامبەر بێکتری لە ئێستاە. پێش دەڵێم بۆچی باش پێدراوەکانی دانوستان نییە بۆ کەشی دانوستان؟ بەڵێ پێدراوەکان چین؟ یەکەم لەوەتەی ئاگربەست هەیە، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەعزیزی عەسکەری خۆیەکە لە ناوچەکەیە. بەڵێ زیاتری کۆکردن بۆچی؟ هێز بۆچی کۆکات؟ خۆ هێز بۆ نمایشکردن نییە. باش بەس دەنگە بڵێن بۆ کارتی سەرمێژی دانوستان پێویست بە هێز ناکە، چکە تۆ لە ئەسڵ لە ناو پرۆسەیەکە کە تێ دانوستان سەرکەوێ. لە دانوستانە ئەبێ نێتپاکی هەبێ، لە نێتپاکی تەخفیفی حدی سڵاع نەک تەسعیدی حدی سڵاع، یعنی دووشتی زۆر جیاوازن لێکتری. لە جاوتی کە ململانەکە هەڵبەرەوە هەڵکشان بەرم بۆی نێتپاکیم هەبێ و کەمێت دانوستان کە بێ ململانەکە بەرەو داکشان برم. بە پێچەوانەوە ئەمریکا ئەمە یەکێک لە سیاستە یەکێک لەو سیاستانی کە ئەمریکای کە لە ناوچەکەیە. ئەمە خاڵێکیان، ئەمە کۆکردنەوەی هێز خاڵێکی تریان ئەزانی ئەزمەیەکی زۆر گەورە هەیە لە نێوان ئەمریکا و ئێرانە، بێ لە ئەزمەی شەڕ و لە گەروی هورموز و لە نازانم لە نەوت و لە یۆرانیۆم جۆرەشتانە. ئەزمەی متمانە هەیە، پزیشکان قالی باف هەردووکیان ئەڵێن کاکە ئێمە سیقەمان بە وعد و پەیمانەکانی ئەمریکا نییە. نەبوونی ئەزمەی سیقا ینی کە تۆ لەبەری دوو کەسا کە دوو کەس بێکەوە گفتوگۆکەن لەسەر پرسێکی دیاریکرا بۆ بگەنە ڕێکەوتن. ئەبێ ئەسڵی یەکەم شت کە ئەبێ وەجودی هەبێ بوونی متمانەیە. متمانە نیە لە نێوانیان. ینی ئەمە دوو پێدراوی زۆر دیارن بێ کە کۆمەڵێکی تریش هەیە، ینی کۆمەڵێک بابەتی تر هەیە کە ئەوروژێنێ، ینی یەکێک لەوانە گەروی هورمز، داخستنی گەروی هورمز و کردنەوەی گەروی هورمز. ئەو مڕاهەتانەی دەریایی بەڵێ ئەو مڕاهەنانەی کە ئەمریکایکە لەسەر پەرتەوازەبوونی قیادەی سیاسی و عسکەری لە ئێرانە، ینی ئەویش خۆی بۆ خۆی یەکی ترە لە بابەتەکان. زۆر بابەتی تر هەیە کە پێمان ئەڵێ کەشەکە کەشی دانوستان نییە، بەڵام لەگەڵ ئەوەشا کەشی شەڕە کەشی شەڕش نییە. بۆچی؟ ئەمە خۆی مەتەڵ نییە نەکەشی دانوستان بێ نەکەشی شەڕ بکەم، ئەمە مەتەڵ نییە. بریتە لە دانوستانێکی با بڵێن وەکو شۆنەڵێت وڵی بەزمانی پێتۆتی ئەلهەش هەشواتە فشەڵ، دانوستانێکی بڵێن گەڕێکی ئەخۆ قۆناغێکی ئاگربەستی فشەڵە لە نێوان هەردوو لایە هێشتا نەگەیشتووە بە لوتکە. ینی ئەزای کێکا بە لوتکە، ینی جنابە تەسەوری واکەی کە هەموو شعبی ئیسرائیلی ئامادەی ئەوە بێت کە لە ماوەی چکشەوە تەمەەن 6 ڕەکە بوو، یەک مانگی ڕێک شعبی ئیسرائیلی لە ناو ژێرزەمینە بوو موشکەکان ئێران تحمل ناکە ئەم میلەتە ناتوانێت بکە. باشە ئەمە یەکێک لە خاڵەکان. دوو ئێران پردی پێوە نەما، ینی هەموو شتانێکی کە ترا پێڵێ مەسەلەن ئەگەر ڕێ نەکەوین بێمە هەچی پردێ ڕوخێنین، ئەگەر ڕێ نەکەوین وزە، ئەمە هینی دانوستان نییە، ئەمە فەراهەمکردنی کەشێکی گونجاو نییە دانوستان. بەس بۆ دەڵێ ئەوەی شەڕیش نییە لەبەر بۆنم باسی دانیشتوانی ئیسرائیل کرد ئێرانیش بەڕاستەکەی لە ئینیان نەماوە لە تەحملی ئەویان نەماوە کە جالێکی تر بەلەو گەلێکی تری شەڕ بڕوە، بەڵکو ئێستا پێویستی بەچی هەیە پێویستیان بە جاخۆی وەکو چۆن دکتۆر وتی ئەمە هەموو قسانێکیمەکەین مڕاهەنە بە قاتێکی دیاریکراوە چکە سەیریکە کاک حەکیم گیان. سێ بابەت هەیە
لەم ظروفەیە بەڕاستیەکەی کاریگەری هەیە یەک بریتە لە مەودای ململانەکە باشە بۆ شوێڕوات دوو کاتی ململانەکە لە کەیە ئێستا چۆن ڕۆیە چ گۆڕانکارێک ڕۆیە و سێمیشیان ڕەگەزەکانی ململانەکە ئەو عناسرەی کە تێ بەشدارن ئەزانی یەکێک لە مەترسیە لە گەورەکان داخستنی بابلمەندە بە بۆ خۆناغی دوایەمە ئەیخوا سا مەسان ترام کە باسیێگاڵێ هیچ هێژینێکی نییە ئێران هیچ کاتێکی فشاری بەدەستەوە نەماوە ئەگە تۆ ئێران ئەزانی کاتی فشاری بەدەستەوە نەبێ بۆ شێڕادانیشی چی ئیشی بۆ هێرەگرادانیشی دەفرۆ بیڕۆ خێرۆ لە نایب کەواتە ینی سەیریکە ئەم دوو تەرەفە ئەگەر بەم شێوازە من وەصفیکەم هەردووکیان ینی هیلاکن پێویستیان بە ئیسلاحەتێک هەیە و ناش بێت بگاتە ئاستێک کە مەودای ململانەکە فراوانتر بێت بەڵکو ئەبێت چی بێت ئەبێت تۆزێک نەک تۆزێک بەڵکو بێت سنووردا بێت کۆنتترۆل باش بۆ کۆنتترۆل بیست چییە نەشەڕەکەن نەئاشتیەکەن بە ئومێدی ئەوەیە کە لە داهاتوە بتوان بە هەنگاوی تر بگەنە ڕێکوت باش دێمە خزمەت کاکەتوان سەرنجی بەڕێزت لەبارەی دانوستان بڵین دانوستان لای ئەمریکا ئێستا بۆ چییە لای ئێرانیەکان شتێک ڕۆڵ دەبینێ لەم خۆناغەداین بەرەو کوێ دەڕۆین سپاس بۆم دەرفەتە بەنسبەت دانوستانەوە ئێمە شەوانی پێشوش بەشێکی چەمکەکانیمان باس کردووە ئەوەی گرنگ بێم شەو باسی بکەینەوەی کە فەزایم ئاگر بەستە لەم خۆناغەیە کومامۆسا باسی کرد نەبوو بە هۆکاری زمینەیەکی مساعید کە لەگەڕی دووەمە بە شێوازێکی چڕوپەرتر بتوانن دانوستان بکەن ئەوەی کە پێوتێ دانوستانێکی گشتگیر چونکە هەر لە بنەڕەتەوانێ ئاگربەستەکە خواستی ئێرانی و خواستی ئەمریکیش بووە وەک باسەکرێت مەبەستی سەرەکی لەم ئاگربەستە خۆی ئەو دەخاڵی کە ئێران کراوە بە محوەری دانوستانەکان ئەوەی کە شەڕە هەموو جەبهەکان بۆستێ ئێرانیش لە بەرامبەرە مەیاگەری هورمز بکاتەوانێ لە قۆناغی دانوستانکردنە و لە بەرامبەریشە ئەمریکا وەکو نیەتپاکی بەشێک لەو پارە بلۆکراوانەی ئێران ئازاد بکە بەڵام ئەوی ئێمە بینیمان هەر لە سەرەتای ئاگربەستەکەوانەیە ئەو بەشەی کە پەیوەندی بە لوبنانەوە هەبوو نەچوو باری جێبەجێکردنەوەوانێ بە درێژایی ئەم هەفتە بۆ نزیک دە ڕۆژە ئیسرائیل هێرشی گەورەی کردووە سەر باشووری لوبنان لە دوای ئەوەی کە بەشێکی هێرشەکانی ئەوەی کە پێوترێ تیۆری زاحیا ینی ئەو باشووری لوبنانەوەی کە بووە وەکو دروستکەری هێزی شۆڕژگێڕی حیزبوڵا لەو باشووری لوبنانایە توانیوەتی گورزێکی گەورەی لێ بۆشێنێ لە توانیوەتی بەشی بەرەی حیزبوڵاش یاوی پێوتێ لە لوبنانی ڕای بگرێ بەڵام لە بەرامبەر ئەمە ئێران ئەوە بۆ بینیمان کە لە لوبنان چۆ بواری جێبەجێکردنەوەی ئەوە بۆ عباسی عراقچی ڕاستە خۆتوی تێکی کردوتی ئێمەش گەروی هورمزەکەینەوە بەڵێ بەڵام ئەوە بوو بەرامبەر گەروی هورمز کە ئێران ئامادەی ئەوەی دەربڕیوە کە بیکاتەوانێ ئەمریکا لەو بەرەوانەیە ئەوەی دەست پێکرۆ کە پێوتە گەماروی دەریایی کاتە کە شەکە بە هەمان شێوە چکە گەماروی دەریاییش لە بە پێی قانونی نێودەوڵەتی هەر بەشێکە لە ئامڕازەکانی شەڕکردن هیچ جیاوازیی ئەو تۆی نییە لەبەرەوە ئەم کەشەی کە دروست کراوە ئێستا لەم دۆخەیە بە هیچ جۆری مساعید نییە بۆ دانوستانکردن ئەو کارەکەشی بۆ چیە گەڕێتەوانێ ئێمە لە گەڕی پێشووی دانوستانەکەشا بینیمان ئەوە بوو چەند کەشتێکی ئەمریکی هەوڵیاندا بێنە ناو کەنداوانێ هەر بۆ تێستکردنی عەزم و ئیرادی ئەمریکیەکان ئێرانیەکان بوو ئایا ئێرانیەکان لە کاتی دانوستانکردنا ئامادەیان تایە بەشێک لە داواکاریەکانی خۆیان زیاتر بێنە خوارەوە یاخودنا ئەوەی کە بینیمانە لەگەڵ ئەوەی کە کاتی کۆتایی هاتنی ئاگربەستەکە بەرەو تەوابوون ئەڕوات و ئەکرێ گەڕێکی کەی ئاگربەست و دانوستان دەست پێ بکاتەوانێ دووبارە تێستێکی کەی عەزم و ئیرادەی ئێرانیەکان ئەکرێ بەوەی کە ئەم دوێنێ بینیمانەوە بوو کە هێرشکرایە سەر کەشتی تویسکای ئێرانی بەنسبەت ئەمریکاوە زۆر گرنگە کە ئەم تێستە بکە بۆی بزانێت ئایا ئێرانەکان تا چەندێک ئامادەی ئەویان هەیە بە هەموو شێوەیەک بە خواستی ئەمریکیەکان ڕازی بن ئەمە بەشێکی بوارەکە بەڵام ئەوی لە هەمووی گرنگترە بابەتی دیتەرێنسە ئەوەی کە ئەمریکیەکان پێیان وا بووە لە ڕابردووە ئێرانیەکان سێ خاڵی بەهێزیان هەبووە خۆیان زۆربەی کات باسییان کردو بەشێک لە هۆکاریەوەشی کە لە ڕابردوایشیان نەکرێت لەسەر ئێران بۆ ئەم سێ خاڵە ئاگەڕێتەوانێ ئەوەی کە پێ ئەوتێ بەرەی مقاومە دووەمیان توانای ئەتۆمی ئێران سێمیان پرۆژەی سەربازیەکەی یا پرۆژە موشەکیەکەی ئەوان قەناعەتیان وا بووە
بەری مقاومە بە تەواتی لاواز بووە بە تایبەتی لە دوای 7 ئۆکتۆبەرەوانەیە لە دوای هەڵاتنی بەشار ئەسەدەوانەیە لە دوای ئەو هێرشەیەک لە دوایەک و چڕوپڕانە و کوشتنی سەرکردەکانی حیزب اللهەوە خاڵی یەکەم بە تەواتی لاواز بووە گە بڵین کۆتایی پێنهاتووە دووەمینیان بۆی شەڕی 12 ڕۆژەوانەیە توانای سەربازی ئێرانیش سنووردار بووە بەوەی چڕبوونەوەی گەمارۆکان و تا ڕادێکی زۆر بچوک بووەتەوانێ سێمیان وەکو پرۆسە ئەتۆمیەکە شتێکی ئەڵێ ئەگەر تۆ کاڵایەکی ساغت هەبێ لە دوای ئەوەی ئەم کاڵایە زیانێکی بەرەکەوێ یانەوێت بە مەعیب ئامادەی بە ئاشێوێکی ئاسانتر لەسەری یاوەی کە پێوتێت لە بازارە بیفرۆشی و پێیان وا بۆ لە شەڕی 12 ڕۆژەیە گرزێکی گەورەیان لە چکی ئەتۆمیاوەی کە پێوتێ ئەوەی فۆردۆ و نەتەنز وەشاندووە بۆی ئێرانەکان زۆر بە شێوازێکی ئاسانتر ئامادەن لەسەر مێزی دانوستان دابنیشن و دانوستانی لەسەر بکەن بەڵام ئێستا گرفتێکاتوە خوێندنەوەکان هەڵەبوو لەبارەوەی کە گرێیان کردبوو بەرەی مقاومە لاواز بوو بێ توانای سەربازی ئێران لاواز بوو بێ تۆمەکە زیانی بەرکەوتو بێ زۆر بێشی کەرەوە ئەمریکیەکان خۆیان هەمان قەنەعەتیانی ئەو ئێستا گرفتی دروست کردووە سەرباری ئەم سێهێڵە کە بوو ئەوەی کە پێوتێ نەزەریەی ڕەدع بوو بۆ بەربەست ئێستا خاڵەکی کە زیای کردووە مەسەلەی گەروی هورمزە گەروی هورمز بووە بە ڕەدعی چوارەم یا بووە بە بەربەستی چوارەم ئێستا گەروی هورمزی ژەشێکی لەو کارتانەی کە لە کاتی دانوستانە ئابێ لەسەر مێزەکە بێ ئەمریکیەکان بۆ ئێمە بەستیانە لەڕێی ئەم گەمارە و دەریاییەوە کە کردویانە بۆیە گەمار و دەریایەکە بەرامبەر بە گەروی هورمز ئاڵوگۆڕی پێ بکرێ و ئێران ببرێتەوە قۆناغی پێش ئەنجامدانی شەڕەکە لەسەر ئەو سێ کارتە کە تا ڕادێ بەرەو ئاراستی لاوازبوون بڕۆنە سەر ئەوە دانوستان بکرێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان بۆیە هۆکاری ئەوەی کە تا ئێستا ناتوانن بە شێوازێکی گشتگیر بڕۆنە پرۆسەیەکی دانوستانوانێ پەیوەندی بەخواستی دوولایەنەوە هەیە ترامپ پێی وایە یا ئیدارەی کۆشکی سپی ئەم دقەیە بڕوای وایە ئەوەی نەیتوانی و بە جەنگ بەدەستی بێنێ ئەتوانێت لە ڕێگەی پرۆسەی دانوستانەوە بەدەستی بێنێ کە ئەمە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە بوسعیدیش چەند شەوێک لەمە پێش بەڵێ وەزیری دەرەوەی عومان لە چاو پێکەوتنێکە ینی وەکو پێشنیارێک بۆ ئەمریکیەکانی باس کرده بوو وتبی ئێوە لەبەر ئەوەی ئێوە هەڵگیرتێنەری شەڕ بوون و ئێوە چوونەتە ناو پرۆسی شەڕەکەەوە نەتانتوانی و لە ڕێگەی جەنگەوانی ئامانجە استراتیژیەک دوورمەوداکانتان بەدی بێنن کەواتە پێویست بەواکە ئیلزامن ئەبێت تۆزێک زیاتر دەستشل بکەن بەڵام ئەوەی کە لە خوێندنەوەکانی ترامپە ئەتوانی لی تێبگەی ئەوەیە ترامپ بە دوای ئاگربەستێکی دوولا ینی دانوستانێکی دوولابراوە نییە بەڵکو ئێوێ لە سا هەموو ئەو خواستانی کە پێشتر هەیە بووە بانگەشەی بۆ کردووە لە ڕێگەی دانوستانێک بتوانێت بەدەستبێنێت کە ئەمە لەگەڵ ئەرزی واقع بەی جۆرێک لەگەڵ مەیدان ناگونجێ لەگەڵ مەیدانیشان ناگونجێ باش دوای دیمە خزمەت کاکتۆر سەبارەت بە بڵین وەفدەکان ئێستا باز لەوە دەکرێت ڕەنگە جێگیری سەرۆکی ئەمریکا و قاڵی ڤاف هەردووکیان سەرپەرشتی وەفدەکان بکەن ئەوە هیچ ڕۆڵێک دەبینێت لەم بارەوەی خودە و گەمارە و دەریایە کە پێشتر ئێرەندەی وەفدمان ناڕوە ئێستا باز لەوەکەی وەفدیان بڕوات بۆ پاکستان چاوەڕێی چی دەکەین ینی خاڵی ناکۆک ئێستا چیە لەسەر مێزی دانوستان خۆی هەردووچیان سیاستێک پەیڕەو ئەکەن کە پێوترێ سیاسەی ئەوەی لە عەرەبیا پێوترێ حافەت الهاویە کەناری هەڵدێران ینی هەردووچیان تا کەناری هەڵدێران ئەڕۆن لەگەڵ یەکتریە بەڵام دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ خاڵی دواتر هەتاکو ئەم 1-2 ساعتەی پێشوش هەم جەیدی ڤانس لە کۆشکی سپی بوو کە هەواڵەکان بە بەردەوامی ئەیان و لێرەیە و نەڕۆیشتووە بۆ پاکستان هەمیش شاندەکەی ئێرانی شەر لە ئێران بوونیان تاکو ئێستا هیچ بەرنامەیەکمان نیە بۆ ڕۆژ ئێران بڵێ نزیکترە لە ڕووی جوگرافیەوە لە ئەمریکاوە نزیکەی بە 15 بۆ 22 ساعت بە فڕۆکەوەندەی دەوێت بەڵێ بەلانی کەم ساعت 8 ساعتێک گوێ بەڕێگاوە بێ حتممە دەکەوێتە بەیانی سبینێ بڵین دوایەوە ڕۆ بەڵام هەردوو شاندەکە بڕیاریان داوە بڕۆن بەس یەک خاڵی گرنگ هەیە کە وامان لێ ئەکا قەنەعەت بەوە بکەین کە لەم خۆناغی ئێستاە درێژکردنەوەی کاتی دانوستاندن و شەڕ ڕاگرتنەکە زیاتر تەرجیحی پێ بدرێ ئەویش ئەوەیە کە ئێستا ئێمە لە کۆنگرێسا هیچ هەوڵێک نابینین باشە کە پرۆژە یاسا گەڵاڵە بکرێ بۆ شەرعیەتدان بەم شەڕێکە هەیە ئێمە ئازانین قانونی 6 ڕۆژەکەی کە لە قانونی جەنگ 6 ڕۆژە بەس 6 ڕۆژە خۆ تاوام نەبووە تاو نەبووە بەس تاوابوونەکەی چۆنە خۆ تۆ نزیکەی لەوانەیە 45 تا 50 ڕۆژی ڕۆیشت بێ جارێ هەر 40 ڕۆژی بەردەوام شەڕ بوو بەڵێ ئاخرێسە تقریبان 6 ڕۆژە بە 55 ڕۆژە بە شەڕەکەوە آخر بەس ئایا ئەو ماوەی ئاگربەستی لێ دەرناکە بۆ نمونە پێی یاسا خۆی یان ئەوە تا بێ بە شێوەیەکی فەرمی سەرۆک بڵێ ئەوە
دەستمان کرد بە شەڕ و چوینە ناو ئۆپەراسیۆنەوە یانەوەتە هەر خۆی دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکە سەرەتای دروستبوونی جەنگەکەیە ینی فترەی قسە گۆڕینەوە و هەڕەشە ئەوانەی لێ دەرەکرێ بەڵام بە هەر حاڵ 6 ڕۆژەکە هێشتا تەواو نەبووە کە تەواو نەبووە کاتێکی کەمی ماوە ئەو کاتە کەمە بەس نییە بۆ ئەوەی کە پرۆژە یاسایەک لە کۆنگرێسا گەڵاڵە بکرێت و دەنگی تەواوەتی پێویستی بۆ کۆکرێتەوە بە تایبەتی مازانی کە دیموکراتەکان لەوانەیە بڵێم هەمویان دژی ئەم جەنگن لەوانەیە لە ناو کۆماریەکانی شاخەڵکە بێ کە دژی جەنگەکە بێ بۆیە پێویستی بە کارێکی زۆر هەیە لە ناو کۆنگرێسا بۆ ئەوەی دەنگی پێویست کۆ بکرێتەوە بۆ ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە پێویستی بە ڕەزامەندی کۆنگرێسە بێکەوێتە کێەوە شەڕەکە کەوێتە چوارچەوەی ئەو ینی تەجاوزی ئەو شەڕ دەست پێ بکاتەوە جایان سەرۆک ئەبێ ئەو ڕەزامەندیە بە دەست بهێنێ جا چی لە کاتی شەڕەکەیە بێ ئەگەر دەست پێ بکاتەوە وەلحاصل ینی لە پێش مودەی 6 ڕۆژەکە کە تاوا بێ ئەبێ ئەو شەرعەتەی بەدەستەوە بێ وەگەر نابێ ئۆپەراسیۆنەکان بوەستێ و شەڕەکە بوەستێ و بۆ بزانم ماوەی 30 ڕۆژێکیشی لەبەردەما ئەبێ بۆ کێشانەوەی هێزەکان باش بەزم بارودۆخی کە هەیە ئەوەی کە لە 40 ڕۆژدا بۆیان یەکلا نەکراوە دوورە جارێکە پسنەوە شەڕ یاخود وەکو مامۆستاشەماڵەماژی پێکرد ئەو کۆکردنەوەی هێزە لە ئاوەکانی بڵێن کەنداوی عربی و دەری عربی کەنداوی عومان ئەو کۆکردنەوەی هێزە بۆ چییە هێزی زۆر کۆکراوەتەوە کەشتی فرۆکاڵگریدی کە هاتووە ڕاستە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئێران دڕدۆنگە بەهۆیەوە لە دانوستانەکان کۆمەڵک خاڵەوەی کە مامۆستاش ئاماژەی پێدا میدیا ئەمریکیەکانیش زۆر تەکیدیان لەسەر کردوێتەوەکو شیکردنەوە ئەوەیە کە بێمتمانەی زۆر لە نێوان ئێران و ئەمریکا هەیە دوو جار لە کاتی دانوستاندنە ئەمریکا لەگەڵ ئێرانە شەڕی کردووە و لێداوە و وەکو ئەڵێن کوردوتنی غافڵگیری کردووە هێنانی هێزی نوێ هێزی پیادە و هەروەها دووبارە گەڕانەوەی کەشتی جێرال فۆرد بۆ ناو دەریای سوور ئەمانە ئەنجا هەڕەشەکانی ترامپ ئەمانە ئاماژەن یعنی نەک ئاماژە یعنی بۆکو خاڵێکی نەرێنی ئەخوێنرێتەوە بۆ ئەوەی کە نیازی ئەمریکا نیازێکی باش نییە بۆ بەردەوامیدان بە دانوستان بەڵام ئێمە ئەبێ لە پشتی ئەو هەڵای ئەعلامیەوە سەیری ڕووداوەکان بکەین لە پشتی ئەوەوە کە ئەبینین زەمینە سازیەکی زۆر لەبارنێەوە دووبارە چوون وەکو ناوخۆی ئەمریکا وەکو ڕایگشتی وەکو دابەشبوونی کۆماری و بڵێن دموکراتەکان مەبەستە دەوێت بەڵێ ناوخۆی ئەمریکا و دۆخی ئێرانیش بەڕاستی ئێرانیش ینی ڕاستە توانیوێتی بمێنێتەوە توانیوێتی پارێزگاری لە زۆر شت بکە لە شەڕەکەیە بەڵام دۆخی ناوخۆی ئێرانیش لە ڕووی ئابوووریەوە دۆخێکی زۆر خراپە بۆی ئێران ئەگەر سیرکەین لە دانوستانەکانە زۆر جەخت ئەکاتەوە لەسەر بوارە ئابوووریەکە ستا باز لەوە ئەکرێ ئەو پارە بلۆک کراوەکانی ئێران کە لە بانکەکانی وڵاتانی دەرەوەن چەندێکی ئەتوانێت ئێران بیهێنێتەوە ناوخۆ و سوودی لێوەربگرێت و هەروەها یعنی ئەمریکاش لە ناوخۆی خۆیە وەکووتمان کۆمەڵک کێشەی هەیە خەڵکێکی زۆر وەکو شەقام دژی ئەم شەڕەیە لە ناو کۆنگرێسا ئەندامان چی لە ئەنجومەنی پیران بێ یاخود لە نوێنەران دیسانەوە بەرەنگاریە یعنی نەک زەمینە سازی نییە بۆ شەرعیەتدان بەو شەڕە بەڵکو کۆمەڵک هەوڵ هەبوو بینیمانە لایەن دیموکراتەکانەوە بۆ ڕاگررتنی شەڕەکە و ئیجبارکردنی ترامپ بۆ ئەوەی شەڕەکە بوەستێنێ ینی بەو بارەیە زۆرتر هەیە لەبەرەوە لە هەردوو لاوە زەمینە سازی بۆ بەردەوامدان بە شەڕ نییە جگە لە ئیسرائیل کە ئیسرائیلی لێ دەرکەین کە ئەو ڕغبەتەی هەیە بەڵام لەگەڵ ئەوەش ئیسرائیلیش بێگومان کۆمەڵک کێشە و گرفتی زۆری هەیە بەڵام خستنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەلای ئەوانەوە گرنگترە لەو هیلاکێکی ئێستا تووشی بوون پێیان وایە تانی وی ڕێگا ڕۆیشتون ئەگەر تەواوی کەن بۆ داهاتوو زۆرتر دەتوانن ئاسوودە بن بەڵام ئەگەر ئاوا بمێنێتەوە ئەو قوربانی کە داویانە هەمووی ینی بە جۆرێک لە جۆرەکان بەباچێ چونکە نەیانتوانێ و ئامانجە بەدەست بهێنن کە ئەوان ئیشیان بۆ کرد باشە دەمەخۆزت مامۆستا سەبارەت بە بڵین خاڵە ناکۆکەکان باسی گەروی هورموزە گەماڕۆی دەریاییە باسی یۆرانیۆمە گروپە چەکدارەکان هەڵگرتنی سزایە دووبارە نەبوونەوەی شەڕە ماوەکو خاڵی ئێستا وەکو کارت ینی کارتی چێ بەهێزە لە دانوستان ئێستا
ئەوە ترام دەڵێ بەڕێز وتت ترام دەڵێ ئێرانێکان کاتیان نەمەوە بەزەوەی کە لە مەدان هەیە ئێستا بۆ گفتوگۆکە ئایا کارتەکانیان هاوسەنگە جیاوازی چۆن بۆ سەر مێزی دانوستان کات ئەب حەکیم تەمەەن هەڵسەنگاندنی و پیاوانەکردنی کاتی فشاری هەر لایەک بەلامبەر بەلایەکی تر ئیشێکی زۆر زەحمەتە زۆر قورسە بەڕاستی لەوانەیە لە مەزگەدێکی وایە نەکرێت ئەمە یەک دوو لەوانەیە واقعیش نەبینن یعنی قسە بکەین لەوانەیە زیاد لە هینی وەکو چۆنڵێت زیاد لە خۆما بکەین تا قسە بکەین بۆ شێوەیەنە بەڵام ئەوەی کە بەلای منەوە جێگای تێبینی و جێگای گرنگی پێدانە ئەوەیە کە هەردوو لا کاتی فشاریان هەیە یعنی ئێستا چ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و چ ئێرانیش کاتی فشاریان هەیە و بەدەستیشیانی و کاتی فشاری خۆشیان بەکارهێنن ئەگەر نا بۆچی دانیشن بەیەکەوە لەسەر چ بنەماک دانیشن بەیەکەوە وانە ئەبێ شتێک هەبێ کە لەسەری وابێت کە فشار لە هەردوو لام بکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ چێگە ئێران دانیشێ ئەگەر ئەتوانی بڕۆخێنە با بڕۆخێنە بۆ چێگە دانیشێ شتێک هەیە لێرە زۆر گرنگە کە ئێمە ئاماژەی پێ بین ئەوش ئەوەیە کە هەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە بەرامبەریشە ئێران دوو یەکەی نێودەوڵەتین کە بە منتەقی دەوڵەت بیرەکەنەوانی منتەقی دەوڵەت لەسەر ئەمە ئیشەکە مانەوەی من لە پێش هەموو شتێکەوەی بەرژەوەندەکانی من لە پێش هەموو شتێکەوەی بۆیە دەست بۆ هەموو شتێک ئەبەم بۆ پارێزگاری لە خۆممانەوەی خۆم و هەموو شتێک ئەکەم لە پێنا پاراستنی بەرژەوەندەکانی خۆمە ئەمە منتەقی میکافیلیانە نییە کە ئەڵێ ئەهاوی کە ئەلغایەت بەڕ الوەسیلە هەر دەوڵەت لەسەر مە دروست بووە پەیوەندی بەوە نییە کە ئەمە ئیسلامیە ئەمە لیبرالیە ئەمە واقعیە ئەمە میثالە پەیوەندی بەوە نییە بۆیە ئێستا ئەوەشی کە ئاکرێت کە مەسەن هەنە جار باسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاکرێت یاخو باسی ئێران ئاکرێت بۆچی بۆ شێوازە هەڵسوکۆتەکە بۆچی مامەڵە ئەکا لەبەر خاتیوی ئەزانی چۆن نەمانی بڵێن هەژمونی خۆی لە ناوچەکەیە بە نەمانی خۆی ئاماژەی بۆ بات من یەک نمونە بۆ جەنابە گەرمەوانێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەنە جار من زۆر جار بیرەوە کە بەڵام بۆچی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو پەڕی هێزی خۆی بەکار ناهێنێ چی دەستی ئەگرێ هیچ شتێکی دەستی بگرێ وەکوونەوەی یاخو بە مخەفەفیش بێ بۆچی بەکاری ناهێنێ ینی ئایا یاساکی نەدەوڵەتی هەیە دەستی بگرێ بڵێ تۆ بۆچی واکەیت خۆی لە وڵاتە یەکگرتووەکانی خۆی لە مەی متحیدا گەورەترین دەسەڵاتی هەیە هەر بارگای نەتەوەیەکان لە نیویۆرکە قفڵێکی لێیە وەکو بەڕاستی واقعی بین بایسان لە چونکە مەسەلەکە مانەوەی دەوڵەتە مانەوەی خۆیەتی مانەوەی وجودی خۆیەتی بۆچی بەکاری ناهێنێ بۆ لە یاباندا بەکاری نێنە بزرگە بڵێن کاتەکە جیاوازە کاتەکە جیاواز بەچی جیاواز کاتەکە بۆ جیاوازە جا لێرە کە مۆسەچی ئەم قسە جنابتە بەسمەوە بەچیەوە ئی بەسمەوە بە کاتی فشارەکانەوە کاتی فشاری ئێرانەکە تۆ ملاحەزەی بکەی دەڵێ چ شەو ئێرانیان کوتی باش هیچیان نەهێشت سەکردەی باڵای چی ئێران هەبوو کوشتیان و کارێکی وان بە ئێران کرد بۆ چۆن کوتی خۆماڵێ با بە دوای شڵی نەکرد بێت بەڵام لە هەمان کاتە خۆتەنها بەس کاتی ناوخۆی ئاماژە نییە بۆ بوونی کار بەدەست ئێرانەوانی ئێران بەڕاستەکەی لەگەڵ ئەوەیە کە ینی لە ڕووی لەوانەیە لە ڕووی سەربازیەوە ئێمە زۆر جار ئەگەر بە بیخێنە سەر تای میزانێک بەڕاستەکەی ئێران لە شەڕەکەیە گورزێکی زۆر کوشت لێ بەرکەوت گورزی زۆری بەرکەوتووە کاکە بەڵام لەگەڵ ئەوەشە ماوەتۆ بە پێوەیە هۆکارەکە چییە بەشێک لە هۆکارەکان ئەوەیە مامۆستا باسی هینی کرد وەزام جنابش لێ پرسی باسی گەمارۆی دەریایی کرد ئەزانی ئێرانەکان ئەڵێن لەم بە هەر گەمارۆی دەریامان هەبێ مشکلی دەریاییمان یەک باخیری گیراوە کەواتە ئێران ڕێگای تری هەیە بۆ گەیشتنی کاڵاکان بەخۆی کاکە 950 کیلومتر لەگەڵ وڵاتانی کیلومتر باشە یەک ئاماژەی تر بۆ کە هەر نیشانەی ئەوەیە کە ئێران وڵاتێکی کراوەیە پەیوەندی بۆ نیە ئێران لەسەر دەریای ڕەش نییە قەزوین بەڵێ ئەم دەریای بەکوێ بەسێتەوانێ بە رووسیا وڵاتی تر بەکوێتەوە بەسێتەوە ئەچێ بۆ کوێ دەریایە منفەزی نییە منفەزی هەیە منفەزی هەیە کە تۆ بە رووسیا بەسایتەوە واتە منفەزی هەیە کە بە تورکیا بەسایتەوە واتە منفەزێکی خارجی هەیە کەواتە یعنی سێریکە کە تۆ باسی کاتی فشارێکی ئێمە ئەمریکا بە هەلە گەورەکەدا ئەنین بۆیە وا تەسەڕۆکەین کە شتێکی بەکارهێنا زۆر زەخمە لە بەرامبەر ئەوەی ترە کە بچووکە بەڵام نە ئەمیش کە بچووکە کاتی فشاری خۆی هەیە ئەمە کاتێکی فشاری ئێرانە کە ئەتوانێت بەکاری بێنێ
سنوورە فراوانەکە یا خۆ ڕوبەرە فراوانەکە کە هەیەی کاتێکی تری فشاری ئێران ئەوەیە کاکە پاکستان و رووسیا و تورکیا و هەتا تەنانەت وڵاتانی کە چواردەوری خواخوانی ئێران شتێکی بەسەر نێت و نەکەوێت چونکە بەڕاستیەکەی کەوتنی ئەو مەترسی بەسەر ئاسایشی ئەوە یعنی یەکێک لە نمونە هەرە گەورەکان کە باسەکرێت باشە بۆچی لە شڕەکە لە تاقی نەیە و لە کارەبای نەیە و بۆچی لە بنیەی تحتی ئێرانی نەیە یەکێک لە مەترسیەکان دروستبوونی ئاوارەیە هاکە ئێران 92 ملیۆن نفوسە ئەم 92 ملیۆن نفوسە 5 ملیۆن ئاوارە بەچێ بۆکوێ یەخی کوێگرێ یەخی ئەوروپا ئەگرێ ئەوروپا بۆچی پشتی ناگرێ پشتی ئەمریکا ناگرێ لە شەڕەکەیە يعني اشتكان توزع فلاوان تلعب اللي كشون اللي ليكي بيتواني بو ايران بلا كاتب شاري هي لما بلا امريكا كاتب شاري هي اتواني كاتب شاري خوي بكاي بين ب 20 كاتب شاري او احتمالي او اللي كليك عجبته قريه المستا ما ويك تدابخري ونقن الريكوت واجل استمل من عليك زي تستبكي شتو بشر لو انا عيني لبنان وعيني مصر وعيني مالا داوي هي زي كنا دوتي في منطقه باريس او كاتب ايران سروري بس بەشێکی خاکی خۆیان کە خاکێکی بەحریە کە برین سنوورێکی بەحریە نامێنێت کەواتە ئەها سەریکە ئەم کاتی فشاری هەیە ئەمیش کاتی فشاری هەیە بەڵام کامیان لەکەیە ئیشی خۆیەکە ئەوان وەکو تەقی ڕەحمەکە وایە کامیان لەکەی تەقینێت و ئەینێ بە بەرامبەرەوە ئەویان لەو کاتیا کاریگەری باشە کاکەتوان سەبارەت بەسەر خاڵە ناکۆکەکان چ خاڵێکی ناکۆکێ و ئەوانەی کە ئەمریکا بڵێن لە شەڕ بەرزی نەهێنا بە چل ڕۆژ مامۆستا ژامەژێ بگێت چ ڕۆژ هێرشی ئاسمانی زۆر هەبوو لە سەر ئێران دەتوانە سەر مێزی دانوستان بەرەسمیە خۆدا و خاڵە ناکۆکانە چین کە ببێتە بەربەز یاخود لەمپەر وڵا پێشەوە یەک دوو تێبینی هەیە حەزەکەم باسیکەم یەکێک لەوانەی کە ئەکرا ڕووبە بەڵام ئێستا لەمپەری گەروی هورمز ڕێگرە لەوەی ڕووبە ئەکرا ئەمریکا لە زۆر وڵاتان لە زۆربەی شەڕەکان ئەم حاڵەتی بەکارێناوە کاتێ نەگەشتۆتە ئامانجە استراتیژیەکانی لە چارچەوەی ئاگربەستێکی سەرەتاییە بەجێ هێشتووە کاتی پار ساڵیش لەگەڵ یەمەنە ئەوەی کرد لەگەڵ یەمەنانە پەیوەندەکان ئاسایی بۆ نەدانوستانێکی واش کرا و بەڵام توانی پاشەک شە بکە هاو بۆ خۆی لە ناو میدیایە سەرکەوتنێکی ڕاگەیاندووت ئێمە سەرکەوتوو بووینەوە بوو لە هێرشێکی سێ قۆڵیا خۆی و بەریتانیا و ئیسرائیل ڕشیان کردە سەر حوسەکان بۆ مای دوومان لە دوای شەڵ ڕۆژەکە کە تەواو بوو کۆتاییان پێنا و هیچ تێگەشتن و دانوستانێکیشی بە دوایان هات گرفتەکە ئەوەیە یعنی ئەم حاڵەتە بۆ ئێران بەنزی دەزانی بۆ ئێران یەکێکە لە بژاردەکان بەڵام لەبەر یەک هۆکار ئەگەری زۆر لاوازەوە کارەکەش گەروی هورمزە بەشێکی زۆری شیکەرەوە ئەمریکیەکان و تەنانەت دەیڤد پترایۆسیش پێرێشە و چاپێکەوتنیشی کردبوو لە کەناڵی فەرماندەی ناوەندی هێزەکان فەرماندەی سندکۆم بوو باسی ئەم حاڵەتە کاڵێگە بێت مەلم قۆناغای ئێران بەجێ بێڵین لەبەر خاتری ئەو کارتە کە بۆی دروست بووە لەم قۆناغەیە لە ڕێگەی ئەم شەڕەوە کە کارتی گەروی هورمزەوە ئەوێ حاکمیەتی خۆی بەسەر ئەو ڕێڕەوە گرنگەی جیانە کە بە شادەماری ئابووری گیان ناسراوە ئەمە نەک نابێتە هۆی لاوازکردنی پێگەی ئێران بەڵکو لە داهاتوە گریمانەی ئەوە دروست دەبێت کە ئێران بێ بە یەکێک لە هێزە ناوچەیەکان و بەشێک لە هاوپەیمانە استراتیژیەکانمان لێ دوور بخاتەوە کەواتە ئێمە بژاردەی ئەوەمان بەدەستەوە نەماوە پێویستە ئەم جەنگە لە چوارچێوەیەکە لە فرەیمێکا کۆتایی پێبێنین ینی بە جۆرێک لە جۆرەکانی یا ئەو کارتە نەماوەتەوانەی کە تۆ بتوانین لەم قۆناغەیە ئەوەی کە ئیسرائیلەکان پێڵێن استراتیژی کێشانی دانی پڵنگ تۆ هاتووی بەچل شەو ئەوەی توانیوتە بەرامبەری بەکارە دێناوە لە بەشێکی زۆری توانە سەربازی و ئابووری و تەحتی و ژێرخانەکانی داوە لەم قۆناغەیە بەجێ هێڵێ ڕۆم لە زمانێکی کە ئاگەڕێمەوە یان وازی لێ بێنە با بۆ خۆی لە ژێر باری گەمارۆکانە بپڕۆشێ بە کوردیەکەی بەڵام تۆ ناتوانانی لەم قۆناغای ئێران بەجێبێڵی لەبەر خاتری ئەم کارتە چکە لەم قۆناغای بەجێبێڵی ئەو دەزەگرێ بە گەری هورمزەوانەیە و ئاکرێ لی داهاتی دەست بکەوێ و بەنەرمی هاوپەیمانەکانی ئەمریکای لێ دوور بخاتەوە وەکو بینیمان لە بڕیارنامەکەیە کە بەحرین داوای لانجومەنی یاسایش کرده بوو کە گەروی هورمز بکرێتەوە ئەوە بوو ڕێگایانە کەشتێکی پەیلی چیمیایی فەڕەنسیەکان بەو گەروایە بڕوە ئەو بوو فەڕەنسا ڕەتی کردوانێ بۆیە لە هەنێ میدای فەڕەنسیا وتیان ئیمانوێل ماکرۆن ئەمریکای فرۆشتووە بۆ کەشتیە پەین یانی ڕۆک و تەنزەمە باس کرد مەقسەدم لە چییە ئەو گەروەوە بە حکمی ئەوەی کە وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ئەوروپا بە شێوازێکی زۆر حیاتی پێویستیان بە ئاسایشی وزەیە ئەکرێ بە نەرمی ببێتە هۆکارێک لەوەی کە لە داهاتوە وڵاتانی ئەوروپی وەکو بڵێ لە داهاتوە وڵاتانی ئەوروپی وەکو بربەستێک
نتوانن بەو شێوەیە بە ئاسانی ئێرانی پێسەر کۆنە بکەن یان تووشی ئەو حاڵەتە گۆشەگیری و گەمارویی بکەن بۆیە پێویستە ئەبێ هەم چەکێکی ئابووری بۆ ئێران هەمە چەکێکی دیبلۆماسی بەڵێ بزەبێت هەردووکێتی گەرویرموس بەڵێ جا هۆکار چییە ئێستا بۆیە ینی بووە بە شەڕێکی حتمی ئەوەی کاتی خۆی من لە ویلایەتی جەنگای باسیەوەمان کردوتمان ئیسرائیلەکان لەوەیە زۆر زیرەبوون لە ڕووی چنینی زەمانی و مەکانیەوانەیە لە ڕووی ئەو چنینە و هەیبەتی ئەمریکاوە لەم جەنگای کارێکیان کردووە شەڕەکە چەندێ بۆ ئێران بۆ بە شەڕێکی مانونەمان هێندەش بۆ ئەمریکا خەریکە بەرە ئەوە سەر کێشی ئەڕوا بەرەو شەڕێکی مانونەمان ئەڕوا چونکە لەم قۆناغەیە تۆ جەنگێکت دەست پێ کردووە ناتوانانی بەجێ بێڵی لەم قۆناغی ئەمە جیاوازە لە یەمەن و جیاوازە لە ڤێتنام و جیاوازە لە زۆر شەڕێکەش ئەمە یەکێکە لە خاڵەکان بۆ پێویستە زۆر بەوردی ئەمە بۆی ئەمریکا زۆر گرنگی بەوایە کە لەمەیە بگاتە چوارچێوەیەکی ڕێکەوتن بەڵام بەشێکی ئەم جەنگە خۆی جەنگێکی جیهانیە ینی تەنها ئێران نییە بەشێکی ئەوەیە کە ئەمە بیرمان نەچی هەر سەرەتای ئەمە کە دەستی پێکردەوەیە ئەمریکا و دۆناڵد ترامپ بۆ خۆی استراتیژێکی داڕژ بەنای استراتیژی دۆنڕۆ ئەو طبیعەتەی هەیە لە سیاسەتی دەرەوەیە بەناوی مۆنڕۆی کۆنەوانەوەی کە گوتی حوشەی پشتەوەی خۆم ئەمریکای لاتین پاگە کەمەوانێ لە هەموو ئەو فراوانخوازیانەی کە چینیەکان کردویانە ئەوە بوو کەناڵی پانەما ڕێکەوتنێکی زۆر عادیلانە پەنەمایەکان لەگەڵ چینا کردوبیانەوە بوو فشارێکی زۆری خسەسەر کەناڵی پەنەما ڕێکەوتنەکان هەڵوەشانەوە دوایەوە بۆ ڤێنزوێلا و ئێستا پلانی کوبای هەیە و بەشێکی زۆر لە وڵاتەکان بۆیە ئاستی یەکەمی ململانەی ئەمریکا چینە چکە تەنها چینە لەو ڕووەوە کە ئەبێ بەرەو هێزێکی گەشە سندووەت ئەوێ لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە ڕۆڵ بژێڕێەوە لە بواری ئابووریا شێبڕچەی ئەمریکاکە ئەمریکەکان هەر لە تقریبی لە دوای 2015 بۆ 16وانێ هاتوون ئاستی ململانەیەکانی خۆیان لەنێو کۆمەلگای نێودەوڵەتیا دیاری کردو ئەوان سێ دەوڵەتیان سێ هێڵیان لە چێبڕچێ لە سیستمی نێودەوڵەتیا بە هەڕەشە وەسف کردووە ئابووری کە چین یەکەمە و دووەمیان ڕووسەکانن سێم ئێرانیەکانن سەربازی یەکەم ڕووسەکانە دووەم چینیەکانە سێم ئێرانیەکانە ئایدۆلۆژی کە وەکو مەترسیەک پێناسەیان کردو بە تایبەتی ئێمە بیرمانەچێ بنیامین نەتانیاهوش لە چەند جار لە چاوپێکەوتنەکانی وتوێتی هەڕەشە بۆ سەر ئێوە چی هەر سێ جارەکە تاچی دەگاتەوە لە ئێران بۆیە ئەوان ئێرانیان وەکو تاکە هەڕەشەی ئایدۆلۆژی بۆ سەر سیستەمەکەی خۆیان داری کرد بۆیە کەوتونەتە مەقطعێکی زمانی و پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکەن بەڵام چارەسەرکردنی کێشەیەش بە جۆرێکەوێ ئەوەی کە پێوترێ ئاساییکردنەوەی پەیوەندی بە ئاساییکردنەوەی پەیوەندی بۆ وڵاتێکی ئایدۆلۆژی وەکو ئێران لەگەڵ ئەمریکایە ئەگەر مستەحیل نەبێ نزیکە لە زۆر قرس زۆر ئەستەمە چکەمە دەوڵەتێکە 47 ساڵە بە ئاراستەیەکی سوکانیە ڕۆژ بە ڕۆژ لە دوورتر ئەکەوێتەوانێت لە استراتیژ و لە قەناعەتی تۆ و ئێستا لە یاریەشی کورتمەودایە وەکو جاری پێشوو ڤانز هەڕەشەی کەوتی ئێمە گەر نەگەینە ڕێکەوتن ئەڕۆین و کۆتایی پێێت شتێک نەگەوە ئەمریکا دیرگاکەی بۆ جۆرەیە ئێوێ لە یەک دانیشتنێکە یان لە یەک گەڕی دانوستانە بگاتە دەرەنجامێکی کۆتایی لە کاتێکان بیرمان نەچێت چەند دەوڵەتێکی کە هەبوون کە لە دەرەوەی سیستمی نێودەوڵەتی بوون یان چێبڕچەی ئەمریکایان کردووە لە قۆناکە کە ئەمریکا هەوڵەوەی داوە بێنە ناو سیستمی نێودەوڵەتیەوە پەیوەندیەکانیان ئاسایی بێتوانێت بە گەورەترین نمونەی چینە 7 ساڵ دانوستانەکان درێژە کێشە 7 ساڵ دانوستانەکان درێژە کێشا لە سەردەمی هێرکی سنجەرە ئەنجا پەیوەندی چین و ئەمریکا بناغەکەی بۆ دروست بوو و چین هاتە کۆمەلگای نێودەوڵەتیەوانەوە تا ڕادەیەک بەرەو ئالوگۆڕی باڵوێز و ینی ئەمریکا چینی قبول کرد لە ناو تیمەکەی خۆیان بۆ ئێستا دۆخەکە بۆ جۆرە نیە ئەمریکا ئەوەی توانی وێتی لەم جەنگەیە هەوڵی چەند ڕێژیمی داوە و هەوڵی کۆتایی هێنانی داوە بەم سیستەما و ئێستا کە لە دوای 40 ڕۆژنەی توانیوە ئامانجەکانی بپێچێ دانوستانی کورتوانێت پێوتێ دانوستانی ئیجباری ینی تەماشاکردن لە مێزی دانوستان بە هەمان دیدگای شەڕەوە تەماشای مێزی دانوستانەکەی جیاوازی جینە بۆ دۆناڵد ترامپ بۆیە ترامپ ئەوێ ئەوەی نەیتوانیەوە بە جەنگ بەدەستی بێنێت دانوستانە بەدەستبێنێ ئێرانەکان لە خولی پێشوا کە چوون لە گەڕی پێشوا کە چوندان بۆ دانوستان مجموعەیە خاڵیان هەبووە یەکەم وتوانە ئێمە ئامادەین هەنگاو بە هەنگاو لەگەڵ تانەبەینە پێشەوانێ بۆ ئێمە ئامادەی ئەومان هەیە گەروی هەرمز بکەینەوانێ بەشێ لە پارە بلۆکراوەکانمان بۆ بگەڕێنەوە قۆناغی دوای ئەوە ئامادەی ئەومان هەیە مەسەلەن چاودێرە نێودەوڵەتیەکان بگەڕێنەوانێ ئێوە ئەو کارە بکەن لە قۆناغی سێمە مەسەلەن ئێمە ئامادەین ئەوان یاسای NPT پەیماننامەی NPTیان هەڵبەساردووە هەڵبەساردنی NPT هەڵ ئەگرین ئێوە فڵان کارمان بکەن بەڵام ئەمریکا ئەمەی ناوێ ئەمریکا وەکو بە دیرگای ساڵی 2015 دانوستانەکە ئێران لە یەک کاتە هەموو ئەوەی کە ئەمریکا داوای لە یەکا بیکات بەڵام ئەمریکا ئەو پابندیانەی کاکەوێتە سەرشانیان بیخەنە ئایندا
وەکوی کە لە سەردەمی بنیامین نەتانیاهوش هینا عفوکە ئۆباماش هەمان شت ڕوویدا بەڵام ئێستا هەم دۆخەکە گۆڕاوە هەم بەشێکی زۆر لە گەمارۆکان کە لەسەر ئێرانە لە دەرەوەی دەسەڵاتی سەرۆ کۆمارە من چەند جار ئەمە وتووە ینی بەشێکی گەمارۆکان بە ئەمری سەرۆ کۆمار هەڵ ئەژیرێ بەڵام بەشێکی کەی براوەتە کۆنگرسەوە کراوە بە یاسا و لیزیگرام خۆی وتی تەنانەت دەگەر بێت دۆناڵد ترامپ ڕێکەوتنیش بکە ئێمە ئەم ڕێکەوتنا بینە کۆنگرە لەسەری بزانین ئایا ئەمریکا تایە سەرکەوتوو بۆیانە ئەمەژێکێکی لە گرفتەکان دۆناڵد ترامپ بە درێژایی ئەم خولی پێشووتر و ئەم خولەشکە لە ڕێکەوتنامەی بەرجامی 2015 لە دەروانێ نەوعەن ما وەکو بێڕێزیەک بە کابینەکەی ئۆباما ئەیود ئەم ڕێکەوتنێکی عدالت نەبووە بۆ ئەمریکا تایە تەرەفی زەعیف بووە ئەمە ئێرانەکانی بەهێز کردو بۆیە ئێمە بە دوای ڕێکەوتنی کەوین زۆر لەمە باشتر بێ زۆر لەمە ڕێزی ئەمریکا زیاتر تا گیرا بێ ئایا لەم دۆخەیە ئەمریکا توانای ئەوەی هەیە کە بگاتە ڕێکەوتنێک زۆر لە ڕێکەوتن نامەکەی باراک ئۆباما باشتر بێ ئەمە پرسیارە ڕئیسەکەی پێت وایە قورسە بگاتەوە سەختە یعنی ئەو ڕێکەوتنە باشتر بوو باشتر لەمەی دەست ناکەوێ حەزەکەی دواتر دێمەوە لا خزیاتە کاک دکتۆر باسی ئیسرائیل کردێستا ئیسرائیل هیچ ڕۆڵێکی هەیە لە دانوستانەکان یاخود بۆ ئاگربەستیش و بۆچی ینی دیدگاشی جیاوازە لە ئەمریکا کە هەیە لە ئەمریکەکان هورموز یۆرانیۆم زیاتر ئەی لە ئیسرائیل موشەکە بەرەی مقاومەیە ئەو استراتیژیەکە جیاوازە بۆ دانوستانەکان بێگومان ئیسرائیل ئەجێندای تایبەتی خۆی هەیە لە شەڕەکەیە بەڵام ئەوەی کە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر دانوستانەکان نییە لەبەرەوەی شاندی دیێنە ناو دانوستانەکانە ئەگەر هەرچی یەک بیەوێ بیسەپێنێ پێویستە فشار لە ئەمریکا بکە لە ڕێگای شاندی ئەمریکیەوە ئەو شەرت و مەرجەکانی خۆی بسەپێنێ بەڵام ئەوەی کە بۆ ئیسرائیل گرنگە ئەوە نییە کە بۆ ئەمریکا گرنگە ڕاستە لە هەندێک خاڵە یەک ئەگرنەوە لە ڕێکەوتنەکان چیە بۆ ئەمریکا گرنگە چ بۆ ئیسرائیل ئەوەی کە بۆ ئەمریکا گرنگە ئەوە گرنگ نییە ئەم سیستمە ئەمێنێتەوەیان ئەڕوخێ گرنگ ئەوەیە نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی و هەروەها نەبێتە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لەم ناوچەیە و لە کۆتاییشە ئەگەر بکرێ بێتەوە ناو سیستمی ئابووری جیهانی و ناو سیستمی سوێفت و دارایی و بانک واروە هەندی لە کۆمپانیا ئەمریکیەکان و ئەوروپیەکان بتوانن سوودمەند ببن لە وەبەرهێنان لە ئێرانە ئەوە خاڵی گرنگە بۆ ئەمریکا بەڵام بۆ ئیسرائیل تەنیا هەرمانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ ئیسرائیل چونکە لە ناوچەکەیە کێشە لەسەر هەژمونە لەسەر ئەوەی کێ زۆرترین دەسەڵاتی هەبێ لەم ئیقلیمەیە ئەمریکا وەکو وڵاتێکی زلهێز سەیری هەموو دنیاکە بەڵام ئیسرائیل زلهێز نییە وڵاتێکی ئیقلیمی ناوچەیە ئەوێ هەژمونی خۆی لەسەر ئەم لەم ناوچەیە بسەپێنێ جا لە ڕێگای ئیتیفاقیاتەوە بێ یاخود لە ڕێگای لێدان و نەهێشتنی نایەرەکانی بێ بە ڕێکەوتن توانیوێتی هەندێ لەم وڵاتە عەرەبیانە بهێنێتە ژێرباری خۆی بەڵام تا ئێستا نەیتوانیەوە ئێران نەبە ڕێکەوتن نەبە جەنگ بێنێتە ناو ئەجێندای خۆی کە بتوانێت هەژمون و هێمەی خۆی بەسەرا بسەپێنێ لەبەرەوە گەورەترین خاڵی ناکۆکی لە نێوان ئەمریکا و ئێرانە ئەوەیە کە ئیسرائیل و ئەمریکا ئەوەیە ئیسرائیل ئەوێ ڕژێمەکە بە تەواوەتی بڕوخێ نەمێنێ جا ئێران تووشی پەرتەوازایی ئەبێ ئاوارە بڵاو ئەبێتەوە کێشە بۆ وڵاتانی کەندا و بۆ تورکیا و بۆ ئەوروپا دروست ئەبێ ئەوە زۆر کێشە ئیسرائیل نییە چونکە ئیسرائیل هاوسنووریش نییە لەگەڵ ئێرانە زائیدەنەوەمان بیر نەچێت کە ڕژێمی کۆماری ئیسلامی وەکو ڕژێم و سیستم بڕوخێ هەڕەشەی گەورە کە حیزبوڵڵایە لەسەر سنوورەکانی ئیسرائیل ئەو هەڕەشەیەش کۆتایی پێێت لەبەرەوە ئیسرائیل ینی کێشەکەی ئەوەیە کە ئەم سیستمە نەمێنێ و ئەشیەوێ جەبهە و بەرەی لوبنان دا ببڕێ لەم شەڕی کە ئێستا هەیە بەڵە بزە توانێم بکە ئەوە بەستراونەوە یەکەم جار هەڵی باسی چەکردنی حیزبوڵڵا دەکەن لەگەڵ لوبنان سەگفتوگوی ڕاستە خۆر بین ئیسرائیل و لوبنان دەتوان نەمە بەرامبەر حیزبوڵڵا بکەن بەنسبەتی چەکردنەوە شتێکی زۆر ئەستەمە چونکە حیزبوڵڵا کێ چەکی بکە ینی چەکەکە بداتە دەستکێ حکوومەتی لوبنانی بێهێزترە لە حیزبوڵڵا بێهێزترە لەوەی کە بتوانێت حیزبوڵڵا بە زەبر
بەزەبری هێز چەککە. باشە ئیسرائیل کەواتە ئەبێ بیکە. ئیسرائیلیش ئەوەتە بە لە 7 ئۆکتۆبرەوە خۆ لە پێش شەڕەکەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ 7 ئۆکتۆبری فەلەستین و غەزە بەردەوام دەنوکی لەسەر لوبنانیشە. نەیتوانیەوە لە مودەی نزیکەی 2 ساڵ و ئەوەنەیە حیزب الله کۆتایی پێ بهێنێ دوای ئەوەی کە قیادەکانی ینی سەفی یەکەم و دووەم و سێمیشی یاڵەن هەندێکی تەسفێ کردو لە ناو بردووە کەواتە کەس ناتوانێت حیزب الله چەککە ئەگەر خۆی نەیەوە چەکدا بنێ. ئایا حیزب الله چەکدا ئەنێ بێگومان نەخێر. ئەو قسەیەمان کاتی خۆی بۆ حەماسیش کرد ینی کە باس لە ڕێکەوتنەکەی نێوان حەماس و ئیسرائیل کرا بە هەر بە ڕێعایەتی ترامپ قسە لەسەرەوە کرا لە خۆناغی یەکەمە ئاگربەست ببێ و ئیسرائیل تا ڕادێک بکشێتەوە لەو شوێنانی کە گرتوویەتی و دیلەکان ئازاد بکرێن. قۆناغی دووەم چی بوو؟ چەکردنی حەماس. هێتا ئێستا قۆناغەوە چەندێکی بەسەرا ڕۆشتۆ نەش بوو. من ئەو ساژ لە بەرنامەیەکا وتم حەماس چەکدانانێ و چەکیش ناکرێ. چەکەکانی حەماس لە شوێنێکی دیاریکراوە نییە تا تۆ بچی گەماروی بیت و لێ بسەنیت و ئەندامەکانی بینیتە دەرەوە. بڵاو بۆتەوە بەناو هەموو غەزەیە لە ناو تونێلەکانان و بەردەوام ئەوان خود بژێویان هەیە لە ڕووی چەکەوە توانن دروستی بکەن. لەبەر ئەوە تۆ ئەم چەکەی ئەمڕۆ لێستانی بەیانی دوانی تر دروست دەکاتەوە. بە هەمان شێوەیە وەی حیزب الله شەر بەو شێوەیە ئەبێ. لەبەر ئەوە کۆتایی ئەم ململانەیە دەرکەوت دوای ئەگەر ئێمە لە 7 ئۆکتۆبریشەوە حسابی کەین دوای زیاتر لە 2 ساڵ ئێستاشی لەگەڵا بێ دەرکەوت کە ئەم ململانەیە لە نێوان ئێران و ئەوانەی کە لەگەڵیان پرۆکسیەکان لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا لە کۆتاییە ئەبێ بە ڕێکەوتنی کۆتایی پێبێ کە ئێران ڕازی بێ بەو ڕێکەوتنە چونکە نەتوانرا ئەو میحوەرە لە ناو ببرێ کە پێوترێ میحوەری مقاومە و ناشتوانرێ لە ناو ببرێ. هەوڵی زۆریشی لەگەڵا درا بۆیە لە کۆتایی ئەبێ بە ڕێکەوتن کۆتایی پێبێ ئەم شتە. ئەگەر بە سەربازیەک لا نەکرێتەوە بە گفتوگۆم دەکرێت. بە گفتوگۆ من جارێکی تریش لەم بەرنامەیە وتم من پێم وانییە گفتوگۆکە بگاتە ڕێکەوتنێکی کۆنکرێتی استراتیژی دوورمەودا لەوانەیە لەسەر ئیتارێکی گشتی ڕێک بکەون ئیتیفاقێکی جوزئی لەسەر شتێک بکەن مەسەلەنکردنەوەی گەروی هورمز بەرامبەر بە هەندێک لە پارە بلۆکراوەکانی ئێران ئازاد بکرێ هەندێک یۆناریۆمەکە مەسەلەن تۆزێ ئێران دەستی لێشل بکە بۆی لە بەرامبەر ئەمریکا زەمانەت و گەرنتی ئەوەی بداتێک کە جارێکتر لی ناداتەوە لەوانەیە اتفاقێکی ئاوا جوزئی بێتە پێشەوە بەڵام یعنی اتفاقی کۆتایی و نهایی هەم کاتی زۆری ئەوێ هەمیش لە ئێستا لە کاتێکی زۆر کەمە ئەستەمە. باشە مامۆستا ئەگەر بە پوختی وەڵامی پرسیارم دەوێت چونکە ناوبڕێکانەی دیمۆخزم بەس ترامپ زۆر پەلەیەتی بۆ ڕێکەوتن ئەوەی کە لی دەخوێنرێتەوە چکەوە پۆستی کرده بوو دەڵێ هەر سپەی ڕێکەوتنەکە بکە دەکەین گەشتبینن لەوەی 2015 باشتر دەبێ. باشە پەلەیەتی ترامپ خۆی بۆچی پەلێتی چونکە ئەمریکا با بڵێن تااقەتی شەڕی دوورمەودای نییە. ئەزانی ئەمریکا دشوی تشە باسم کردووە چەند جاچوو بێتە شەڕەوە کە دوورمەدا و بێت یاسا کەوتون نەبووە لە شەڕی درێژخان کە جەنابەت لە حربی خلیجی دووەمە ئەمەی عێراق و شوێت لە عراقیان ئەوە کردو دوایەوە لە خەیمە سەفوان دانیشتن و بە ڕۆژێک کۆتاییان بە گفتوگۆیان تا عراق تەسلیم بوو. ئەو پەڕیهێزی خۆی لە ئینا بەکارهێنا لە یابانە بەکارهێنا لە حربی عالەمی دووەمە لە یا بنەوەی لە دوو شاریە یابان تەسلیم بوو دانیشتن و کەواتە ئەزای چۆنە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا استراتیژی بم دوو ئاراسیا ڕۆژە لەگەڵ ئێرانە. سەرەتا یەکەم استراتیژیا کە بەکارهێنا چی بوو لەدایین لە قوپەکانی ئێران بوو بۆی سەرەکەی ئێران تەنازوڵ بکات دیارە لە حیزب الله ناو لە حوسەکان لە قوپەکانی ئێران لە دەرەوی ئێران ئەم جارە گۆڕیان لە سەرەکەیان نابووی لە قوپەکانیشکەن و بە تەواوەتی ئەمکەوێ نەکەوت. ینی هەردوو استراتیژیەکەی بە هەڵەیە چوو بۆیە ینی دانوستان لای ئەمریکا ئەوەیە کە خێرام کرێ ینی لە مودەیەکی قیاسی کەما بگۆن ڕێکەوتن و کۆتایی پێبێن. بەڵێ بەس بۆ ترامپ پەلەیەتی فشاری لەسرە یاخۆ هیچ فشارێکی لەسەر نیە وەکو فشار فشاری ناوخۆیی سروشتی سیاسەتی ئەمریکا بۆ شێوەیە ئارزم کۆ دیوتم ئەمریکا وەکو دڵ بیرەکاتەوانی ئەوەی کە باسەکرێت لەسەر فشاری ناخۆی و لەسەر ڕێی گشتی و لەسەر نرخی سوتەمانی وتیان لێ بەرز بۆتەوە بۆ ئەندازێنێک کە کاکاتە سەر
سیاسەتی باڵای وڵاتە یەکگرتوەکانی. بەڵام ئەگەر ئەنجوی لە مانگی یانزە هەڵبژارنی ئەنجومەن نوێنەران بەڕێوە دەچێت دوایی ترامپ دەسەڵاتەکانی لاواز ناکرێت ئەگەر بڵێن کۆماریەکان دەنگەکانیان کەم کاتەوە بەڵێ ئەزای چۆنەکە حاکم تاوان هەر سیستەمی سیاسی لە ئەمریکا بەم شێوە ڕێژراوە. ئەنجومەنی پیرانمان هەیە و ئەنجومەنی ئەنجومەنی پیرانەوە هینا دیارە مەسەلا چەند ئەندام و ئەمانە عادەتەن ئەو حیزبەی کە سەرۆک نمایندەیەکات لە ناو یەکێ لە ئەنجومەنەکانە ژمارە کەمترە وەک لە ئەنجومەنی نوێنەران زۆر بەدەگمەن هەبووە حیزبی سەرۆک هەمان ینی بڵین ژماری ئەندامەکانی لە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیرانە زیاتر بێت لە حیزبی معارەزە شتی وانە ئەمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەریتانیا نییە. بەریتانیا حیزبی براوە زۆترین دەنگە نابێت لە ساسی پێش دانکانێکگە زۆترین بێ لە ناو پەرلەمان لە ساسی پێنج نابێت خۆی حیزب براوە بڵین سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو کاندی دەکرێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم شێوەیە جۆرێک لە تەوافق هەیە لەما بین هەردوو حیزبەکەیە. ئەوە لەوە خاتیەوە بە بڕوای ئەگەر کەم بکات یاخود زیاد بکات بەڵێ کاریگەری هەیە بەڵام کەم بکات یاخود زیاد بکات کاریگەریکی سەرەکی نییە. لەسەر قسەکەی مامۆستا یەک خاڵی زۆر گرنگ هەیە لە هەڵبژاردننی میتێرمی مانگی یانزەیە ئەویش ئەوەیە کە ئەنجومەنی نوێنەران بە کاملی ئەگۆڕێ چونکە 2 ساڵ جارێکە نوێنەران بۆ 2 ساڵەکەی تاو ئەبێ لە مانگی ئەنجومەنی پیرانە هەردووچێتی ینی انتخاباتی میتێرم 2 ساڵ ئەنجومەنی نوێنەران هەڵەبژێرێ ئەم بە کاملی هەمووی ئەگۆڕێ یەک لە سەرسەی ئەنجومەنی پیرانیش هەر لە هەمان ساڵە ئەکرێ ینی مودەی ئەندام بوون لە ئەنجومەنی پیرانە 6 ساڵە 2 ساڵە 2 ساڵە بە کاملی ئەگۆڕێ لەم 2 ساڵەیە هەڵبژاردننی تاواتی ئەکرێ بۆ ئەنجومەنی نوێنەران و بۆ یەک لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی پیرانەوەی کە 6 ساڵەکە تاواکەن. جاگەر خەلەل بکەوێتە نێوان باڵانسی هەردوو حیزبەکە ئەو کاتە ینی کۆماریەکان ئەگەر دەنگەکانیاندا بەزێ و لە بەرامبەرە هی دیموکراتەکان بەرز بێتەوە ناتوانێت ترامپ ناتوانێت ئەجەنداەکانی خۆی تێپەڕێنێت لە ڕێگای پرۆژه یاسا و لە ئەنجومەنی نوێنەران ناوبڕێکمان هەیە ئەگەر دەیخینە ئەو زیاد تەخسینە سەر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتان لەگەڵ ماڵ بمێنەوە. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان بەردەوامین لە بەرنامەکەمان بۆ قسەکەن لەسەر دوایین پێشاتەکان لەبارەی دانوستانی ئێران و ئەمریکا. کاکەتوان بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە مەلەفی دانوستان بە تایبەت یۆرانیۆم چاوەڕێکی دەکرێت یاخۆ سیناریۆکان بژاردەکان بۆ بەڕێز بێت و ڕەنگە ترامپ ئەوەی 2015 دەست نەکەوێ بۆ گفتوگۆ ئەو ڕێکەوتنێکە ئۆباما کردی و دەستی نەکەوێ لە ڕێکەوتنەکەی ئۆبامایە ڕێکەوتبوون لەسەر ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بە 3.66 ینی ڕێژەی پیتانی یۆرام لە سەدا سێ بێ لە 3.66 بڵێ بۆ ڕێکەوتبوون بەڵام پێشەوەی جەنگ دەست پێ بکات بە ئێمە 3 قۆناغ دانوستانمانەیە قۆناغێکمان لە دانوستان هەیە بۆ ڕێگریکردنەوەی کە جەنگ ڕووبا قۆناغێکمان لە دانوستان هەیە لە ناوەڕاستی شەڕا دانوستانەکەی بۆی بگەیتە حاڵەت یاگربەست و قۆناغی کۆتاییمان هەیە لە دانوستان ئەوەیە کە لایەنەکان کە جەنگیان کردووە لە زۆربەی حاڵەتە براوە و دۆڕاویان جاری وایە هەردوو لا نەگەشتونەتە ئامانجەکانی خۆیان دانوستانەکەن بۆەوەی کە لەسەر چوارچێوەیەک بگەنە ڕێکەوتنێک. ئەم ڕێکەوتنی ئێستا هەیە ئێمە ئێستا لە قۆناغی دووەمای لە دانوستانە لە ئاگربەستای نەپەڕیونەتەوە بۆ ڕێکەوتن باش ئەمە بەنسبەت ئەوە بەڵام کارتی وەکو بە شێوەیەکی گشتی دۆسی ئەتۆمی خۆی شتێکی لە دیبلۆماسیەتە نابێ هیچ ئەو وڵاتی کاڕوە دانوستانەکە هێڵە سوودەکانی بۆ خۆی دیاری کرد بێ. هیچێک لەو گرفتانی ئێران هەیەی لەبەروی دەوڵەتێکی ئایدۆلۆژیە بە بەرداوامی هێڵی سووری هەبووە هەم بۆ دانوستانکردن هەم بۆ گفتوگۆ هەم بۆ پەیوەندیگرتن لەگە وڵاتانی ڕۆژاوایەکی لەوانە ئەمریکایە. بەنسبەت ئێرانەوانەیە دەستبەرداربوون لە پیتاندنی یۆرانیۆم هێڵێکی سوورە بووی لەبەرەوەی لە ڕابردووە ناتوانێت تەوجیهی بکات ناتوانێت پاساو بێنێتەوە بۆ ئەم عملی خۆی لەناو کۆمەلگای ئێرانیە چونکە یەکێک لەو شتانەی کە لە ڕابردووە بە بەردەوامی هۆکاری ململانەی بینی ڕۆژئاوا و ئێران بووە کارتی
یۆرانیۆم بووە لەبەرەوە ئەو هەموو گەمارویانەی بەشێکی زۆری و گەماروانەی کە لەسەر ئێران بۆ یەکێک لە زانکۆ ئەڵمانیەکان خەمڵاندوێت یاڵێ 1.2 تریلیۆن دلار زیان بەر ئابووری ئێران کەوتۆ بە شێوازی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بۆی گەمارۆکانەوە کە میحوەریەتی ئەم گەمارویانە لە لای ڕۆژئاوا کارتی پرۆسەی پیتاندنی یۆرانیۆم بۆ بە شێوازێکی گشتیتر پرۆسەی ئەتۆمی ئێران بووە لەبەر ئەوە بێت وەکو ئەوەی کە لیبیەکان کردیان خۆی پرۆسی ئەتۆمیەکەی بتەقێنێتەوە کۆتایی پێبێنێ و سانترفیوژەکانی تەسلیم کات و ئەوە ینی ئەو سایداستێک هەستەیەکانی کۆنکرێتی تێبکە ئەمە شتێکی مەحاڵە بۆ چکە بە جۆرێک لە جۆرەکان وەکو تێکشکاندنی عەزمی ناوخۆیی تەماشای ئەماکەی ئەمە زۆر شتێکی مستەحیل لە ڕێی تێناچێت بەڵام ئێرانەکان لە پێش جەنگ ئامادەی ئەویان تیا بۆ ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمان بگەێنە لە سایە سفر ئەمە هەم بوو سایدی باسی کرە ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی پێشەوەی جەنگ بەڵێ دەست ئامادەبوون بێننەوە لە سەدا سفر لە پرۆسەیەکی زانستی بە پرۆسەیەکی زانستی ئەوەی کە پێوتێ ڕقیقکردنەوەی یۆرانیۆم ئێستا گۆڕاوە ئێستاکە جیاوازە ئەمە لە دۆخی جەنگا دانوستانەکرێت ئایا ئێرانەکان ئامادە نەمە بکەن ئایا ئامادەن بێنە سەفر من بابەتێکی هوەری ئێمە بیرمانە چێ لە ئەو 4-5 خولەی پێشووە لە پێش ڕێی 12 ڕۆژە بەردامی کە ئێرانەکانە چوون بە دانوستانکردن یەکێک لەو تیمە هوەریانەی کە لەگەڵ خۆیانیان برد شارەزایانی ئاژانسی وزەی ئەتۆمی بوو لەگەڵ خۆیانیان برد بۆیە مەسلەی ئەتۆم ئێستا یەکێکە لە دۆسی هەستیارەکان بەڵام تەنیا دۆسیی دانوستانکردن نییە گەروی هورمزیش بەقەی پرۆسە ئەتۆمیەکە ئێستا گرنگە بە نیسبەتی ئەمریکاوە چونکە ئەگەر گەروی هورمز بەو ئوسلوبەی کە ئێرانەکان قەنەعەتیان پێی هەیە لە دەست ئێران بمێنێتەوانێ ڕەنگە کاریگەریەکەی لە پرۆسە ئەتۆمیەکە زیاتر بێ هەرچەنە ئەمریکا خۆی ئەو دەوڵەتەی کە پیشەسازی ئەتۆمی هەیە مەرج نییە بە عقاری دروستکردنی بۆمبا بڕوە و بیریشمانە چێ ئەمە ئەو دەوڵەتانێت لە ڕووسەکانەوە بۆ 4 ساڵ ئەڕوات جەنگێکی نەبراوایان هەیە لەگەڵ ئۆکراینیا نەشیان توانیوە چەکی ئەتۆم بەکاربێن دوو دەوڵەتی ئەتۆمیکی وەکو پاکستان و هیندستان لە ساڵی ڕابردوو لە ساڵی 2020 ڕوبەڕبوونەوەی سەربازی لە نێوانیانە ڕوویاوە نەیانتوانیوە بەکاری بێنن بۆیە ئەو دەوڵەتەی کە خاوەنی چەکی ئەتۆمیە تەنها ئەوە نییە کە ئەتوانێت بەکاری بێنێ بەڵکو ئەو شڵەژاویەیە کە تۆ لە کاتێکا لەگەڵم دەوڵەتەیە چەبڕچێت هەیە لە ڕووی دەرونیەوەوانێ حسابی ئەواقی کامە تۆ ئەچیتە ململانەیەکی چەکداری و لەگەڵ دەوڵەتێکە کە چەکی ئەتۆمی هەیە و یەکێک لەوە کارانەشی کێرانەکان ڕازی بوون بەوەی کە ئەم ئاگربەستە قبول بکەن باز لەوە ئەکرات کە هەڕەشەکانی دۆناڵد ترامپ مەترسی ئەوەی لێ ئەکرێت کە بڵێ چەکی ئەتۆم بەکارێنم تەنانەت لە ناو ئێمە شاکە چەندێ دوورین لە ئێرانەوە بەشێکی زۆری خەڵکی ئێمە لە قەنەعەتی بۆ هەبووە ئەگە بێت تۆم چەکە بەکار بێ مەترسی هەیە بڵاوبوونەوەی رادیۆئەکتیڤ و پێی بچینە ژێر زەمینەکانەوە بۆی ئەو لایەنە دەرونیی مەترسیدار بەڵام ئێستا ئەگەر بڕۆنە پرۆسەی دانوستانەوە من پێم وانە ئێران کارتی چەکی ئەتۆمی هێندە بەلای استراتیژی بێ کە ناتوانێت تەسلیم بکە بەڵام پەیوەندی بە شێوازی تەسلیمکردنی کارتەکەەوە هەیە ناتوانێت ئەمە باتە دەرەوە ئەوە ناتوانن ئەوە زۆر پرۆسەیەکی قورسە من ناڵم ئەمە توانین لە چوارچەوەی تێکشکاندنی عەزمە تەماشای ئەمە بکەیت مەسەن بڵێ ئەوە مەبەستی لە چیە دۆناڵد ترامپ بڵێ ئەو پرۆسەیە کە ئێوە لە ڕابردووە لە 5 ساڵی ڕابردووە لە کۆمەلگەی دەوڵەتی پێیکراونەتە دەروانێ من توانیم بە دانوستانێک لێتان وەربگرم و بیبمە دەرەوە بەڵام ڕووسەکان لەم بینای پێشنیارێکیان کردووە ئێمە ئامادەین ئەم یۆرانیۆمە وەربگرین لە دەرەوانێ بیکەی بە لانسێنس ئەو یۆرانیۆمە پیتێنراوە کە ئەکرێ بە وزە بەکارێنرێ لە محەتاتی تەولیدی کارەبایە پێوتێ لانسێنسە ئەمە ئەخرێتە ناو محەتاتی تەولیدی بەرهەمێنانی کارەباوە هەم بۆ کەشتی ژێردەریایی و کەشتی فڕۆکاڵگریش هەموو ئەوانە بەکاردێت بەلەو دێت ئامادەم بۆیان بکەم بۆ تەسلیمیانی بکەمەوانێ دیارە بیچەکان بۆش ڕازی نەبوون پێویست شتێک هێڵی سوور ئەتۆمەکە بۆ ئێران هێڵی سوور نییە توانێت ڕێکەوتنی سەرکە توان ڕێکەوتنی لەسەرکە بەس بەو شێوازە ناکە ئەمریکی کە دۆناڵد ترامپ بانگەشەیەکە تەبیعی دۆناڵد ترامپ باس ئەوێ بە ئاقاری لیبیایە بیبە مەسەلەن ئێرانەکان خۆیان دەستبەرداری بن یەکجار وێزگەکانە ناو ببرێن یەکجار کۆتایی بە پرۆسی ئەتۆمی بێ بەڵام ئێران قەنەعەتی من وایە توانای ئەوەی هەیە پرۆسی پیتاندنی یۆرانیۆم بێنێتە ئاستی سفر بە مەرجێک پیشەسازی ئەتۆمیەکەی دەستبەردار نەبێ چونکە بەنسبەت ئەوە ینی پرۆسی ئەتۆمی چی شتێک لای ئێران هێڵی سوورە لەم دانوستانانە خۆی چێک لەو شتانی کە باسەکرێ ئەڵێ ئێرانەکان لەوەیە سەرکەوتوو بنتوانیوانە پرۆسی ئەتۆمی لە سەرەوەی ململانێ و چێبڕچەکانە بێڵنەوە لە ژێر ئەمەیە خەریکی توانە سەربازیەکانی خۆیان بنەوەی کە پێوتێ پرۆسی درۆن و موشەکی ئەو بۆی ئەمریکەکان ئێستا زیاترکی تەرکیزیان لەسەرەوەیە کە بتوانن مەودای موشەکەکانی ئێران سنووردارکان یا پرۆسی تەسلیحاتە ئەسکەریەکەی ئەوەی کە هەیەی دامەزراوەکانی لە چوارچێوەی ڕێکەوتنێکی نێودەوڵەتیە وەکو چۆن چاودێری نێودەوڵەتی سەردانی وێزگە ئەتۆمیەکانی کرد بتوانێت سەردانی وێزگەی بەرهەمێنانی چۆن پیشەسازی بەرهەمێنانی موشک و درۆنەکانیشی بکە بەڵام ئەمە زۆر قورسە
خورسە باش خاڵ حکیم ئەفوان پێشەوەی پرسیارەکەت کە بۆ دۆسی ئەتۆمیەکە دۆسی ئەتۆمی پێش شەڕەکە و ئێستا لە لای ئێرانیەکان لەوانەیە تێڕوانینیان بۆی گۆڕانی بەسەر هات بێ بەڵێ ینی مەوەستەوەی کە پێش شەڕەکە ئامادە بوون نەخێڕانیوەستەوەی بڵێم ئەوەی کە دۆسی ئەتۆمی لە ئێرانە بۆ ئەوە بوو کە تووشی ئەم شەڕە نەبن ینی ئێمە هەمومان نەزانین دروستکردنی چەکی ئەتۆم ڕاستە ئێران فتوایەکی هەبووە کە چەک دروست نەکایی ئەتۆمی بەڵام ئەم پیتاندنە ئاست بەرزەی یۆرانیۆم دیارە مەبەستەکە لێ مەبەستێکی سلمی نییە بۆ دروستکردنی بۆم بووە بەڵام ینی هەر وڵاتێکیش بوو بە خاوەنی بۆمبی ئەتۆمی ئەوە ئیتر بەرپەرزدانەوەیەکی تەواوەتیە بێ بۆ شەڕکردن بۆ ئێرانیەکان لەوانەیە وایان بۆ ڕوانی بێکە دۆسی ئەتۆمیەکە ببێتە بەربەستێک لەوەی کە پەلامار بدرێن شەڕیان لەگەڵا بکرێ بەڵام ئێستا کە شەڕەکە بووە ئیتر ئەو شەڕی کە چاوەڕوان ئەکرا بە هەموو جۆرەکان شەڕەکە ڕوویدا و کۆمەڵک ئەنجامی هێناوەتە ئاراوە لەوانەیە ئێستا تێڕوانینیان بۆ ئەتۆمەکە گۆڕابێ بۆ ئەوەی کە ئەتۆمەکە بکرێ بە کارتێکی مامەڵەکردنی ئابوووریانە ئێران لە بەرامبەری دەستبەرداربوونی لە پیتاندنێکی ئاستبەرزی یۆرانیۆم کۆمەڵک دەستکەوتی مادی و پارەی دەست بکەوێت چونکە لەم قۆناغەیە ئێران پێویستی بەسەر لە نوێ خۆ بنیادنانەوە هەیە هەم خۆی هەم پرۆکسیەکان ئەوەی دەست دەکەوێت لابردنی سزاکان بۆی بەرنامە ئەتۆمیەکە یاخود پارە بلۆکراوەکان بڕەکەی دیارەت چەندە یاخود ئەوەی دەست دەکەوێت پارەکانی ئازاد بکرێن کە ئێستا دەستی بە سەداگیراوە ئەوەی چەگەل و خاڵانی کە ئێستا لە دانوستانەکانە زۆر بە قورسی قسەی لەسەر ئەکرێ ئێران ئەڵێن لە نێوان 100 بۆ 120 میلیارد دۆلاری بلۆکراوی هەیە ئێستا لە هەموو وڵاتانی جیهاندا بەش بووە لە کۆمەڵک سێکتەر هەمووشی پارە نییە طبعاً پێوترێ ئوسول ینی هەندێکی لە وەبەرهێنانی پێکراوە هەندێکی شتی پێکردراوە هەندێکی لە بری قەرزە بەڵام کۆمەڵک پارەی کاشیشی هەیە ئێران لەم قۆناغی ئێستاە بۆ سەر لە نوێ خۆ بنیادنانەوەی بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی ژێرخانی مقاومە کە پرۆکسیەکان و ئەوانەی کە هاوپەیمانی ئێرانە جارێکی تر ببوژێنەوە پێویستی بە پارەیە لەبەر ئەوە ئەکرێ وابزانم هەندێک نەرمیشیان نواندووە لەسەر مەسەلەی پیتاندنی یۆرانیۆمەکە بەڵام ئەوی کە بەلایەنەوە گرنگە نەبرێتە دەرەوە لە ناو ئێرانە بێ بەڵام ئەکرێ مەسەلەن ئاستەکەی دابەزێنن تا ڕادەیەک ڕوودەدا ئێران بەو بڕپارانە بگاتەوە 100 میلیارد دۆلار هەستی بە سەداگیرەوە تۆزە زەحمەتە سزاکانی بەڵێ ئەو پارانە هەمووی کاژنێوەکوتم هەندێکی هەیە کاشە هەندێکی بە تەواوەتی سزای لەسرە هەندێکی سزای جزئی لەسرە هەندێکی سزای زۆری لەسەر نییە بەڵام ئەو وڵاتەی کە پارەکەی تایە لە ترسی خۆی لە ترسی ئەوەی کە سیستمی بانکەکەی نەکەوێتە ژێر هەڕەشەی سزادانی ئەمریکی مەسەلەن چین یەکێکە لە ئەزانین وڵاتە زۆر نزیکەکان لە ئێران زۆرترین پارەی ئێرانیش لە چینە لەبەرەوەی ئەو نەوتەی کە پێی فرۆشتووە پارەکەی وەکو پارەی کاش نەگەڕاوەتەوە بۆ لای ئێران هەمووی لە بانکەکانی چینایە جا ئەوەی کە توانی بێتی لە بەرامبەریا کاڵا بهێنێ کاڵای وەرگرتووە بەڵام ئەوەش سنووردارە یعنی ناتوانێت هەموو ئەو پارانەی کە لە چین هەیە دیکەڵێن لە نێوان لەوانەیە 20 میلیارد دلار بوێ لە چین ناتوانێت هەمووی ڕاکێشێ و ناتوانێت تەحویلی بک بۆ دەرەوە بۆیە لە سنوورێکی زۆر کەمە ئێستا ئەتوانێت مامەڵی پێوە بکە بەس ئەگەر لەگەڵ ئەمریکایە بگاتە ڕێکەوتن عێراق خۆ نزیکترین وڵاتە لێەوە نزیکەی دەبووە 15 میلیارد دلاری کارەبا و غاز قەرزاری ئێرانە ناتوانێت ئەو پارەی باتەوە ئەو قەرزە لەبەر سزاکانی ئەمریکا ئێران ویستی جۆرێک لە حیلە لە فێڵ بدۆزێتەوە بۆی کە حسابێکی بانقی بە دینار کردەوە لە عێراق پارەی غازەکە بچێتەنا ئەو حساب بانقیەوە و سەر لە نوێ ئەو جارێکی تر بتوانێت هەندێشتی پێ بکڕ بەڵام ئەوە زۆر سەرکەوتوو نەبوو لەبەر ئەوە لە کۆتاییە ئێران ئەبێ بگاتە ڕێکەوتنێک بۆ ئەوەی لە ڕووی ئابووریەوە خۆی ببوژێنێتەوە بۆیە پێم وانییە بە دەرەجە یەک ئێستا داکۆشیکردن لە بەرنامە ئەتۆمیەکەی خاڵی سەرەکی بێ لەوانەیە تەنیا وەکو کارتێکی مامەڵەکردن بەکاری بهێنێ بۆ بە دەستڕاگەشتنی بۆ پارانەی کە هەیە ماوسە سەرنجی بەڕێزت چی لەسەر ئەو کارتانە ئەمە تۆمە دەبێتەوەیەوەی ئێران بڵێن گەمارۆکانی سەر هەڵبگێزیە لە پارە بلۆکراوەکانی دکتۆر وتیزات لە 100 میلیارد دۆلاری ئەمریکی جگەلەوەی کە سزایەکی زۆر لەسەر ئێران هەیە لە دەرەوەی بڵێن سیستەمی سوێفتە سزایی لەسەر نەوت و غازی هەیە لەسەر کەتی بانکی هەیە لەسەر ئەو پێداویستیانەی کە بۆ ئۆتۆمبیل و کۆمەڵێک بڵێن پیشەسازی ئەویش هەیە باش دەکرێەوە ببرێنە بەرامبەر یەک
طبعا پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە جەناب ببانێ دووش هێز ملاحەزەیە پێویستە لە بەچاوی بگرین. یەکەمیان زۆر جار باس لەوا کرێت کە چەکی ئەتۆمی بۆچی و ئەوە لە قورس گرینگە بۆ شوێنە گرنگە باشە چەکی ئەتۆمی چەکێکی ڕادعە کە تۆ چەکی ئەتۆم بۆ بەکارهێنان نییە بۆ چییە؟ بۆ پەرپەشدانێ بۆ ئەوەیە کە بڵێ کاکە تۆ پەلامانم نەیە چکە کە پەلامانم بی ئەگار لێبێ من چەکێکیەوە بەهێزم هەیە تۆ ئەسووتیانم بەڵام خۆڵاتێکی تۆمیشێ و هێرشی کراوەتە سەر ئەدەبا من لە شەرلاوە کۆڕوسیێسە بۆ باشە ئەمە یەکێ لە خاڵە هەلە جەوهەری و گرنگەکان. خاڵی دومیان ئەوەیە کە ینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتێکە کە ترسی لە بەرامبەر بەکارهێنانی چەکی ئەتۆمیە ترسی شکاوە بەکارهێناوە بۆیە تەبیعەتی کارکردن و شێوازی مامەڵەکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ چەکی ئەتۆمیە جیاوازە لە شێوازی رووسیا کە زۆرترین ترسانی نەوەبی هەیە لە ئەمریکا زیاتری هەبوو لە قۆناغەکانی مێژووە جیاوازە لە سین جیاوازە لە بەریتانیا جیاوازە لە فەڕەنسا ئەمانە ئەزمموی بەکارهێنانی چەکی ئەتۆمیان نییە. عێراق ئەمریکا دووجار بەکاریان ناوە جارێ لە حربی عالەمی دووەمە بەکارهێنا وەجارێکی ژوە بزانم لە ئەوەی کە بەسەرێتە نازم تەقالی خباری ڕاستە خودنا لە شەڕی مەتارە لە بەغا ئەڵێن بە شێوازە لە شێوازەکان چەکی ئەتۆمی بۆ کە بەکارهێناوە کەواتە سەیری کە کاکە حەکیم بەس مێرا چی و مەسمێرە ئەو بوو کە نابێ ئێمە قیاسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە وڵاتێکی وەکو رووسیا بکەین بەڵێ بۆ چونکە ئەمریکا بەکارهێنا استراتیژیەکە جیاوازە هەر سڵی لەوە نەکردوەوە کە ئەمە بەکاربێنیا خۆ بەکارهێنێ بەکارهێنا مامەڵەیە گەڵا کردووە بۆیە ینی ئەگە بگاتە تینی لە ناوچەیە و بگاتە ئەوەی کە قودرەتی نەمێنێت و هەژمونی نەمێنێت و سوقلی نەمێنێت لە منطقەی شەرقی ئەوسەتا ڕاستەکەی دەست بۆ هەموو شتێکە بات ینی هەرچی بژاردە لە بەدەستایەتی هەرچی توانای هەیە بەکارهێنێ بووی کە احتفاظ بەخۆی بکە وەکو چەوتمان ئەمریکا دەوڵەتە و بە منطقی دەوڵەت بی دەکاتەوە نەک بە منطقی کابرایە کە عەتف و حەنان هەیە لە دەوڵەتە شتێک نییە بە ناوی هەست و سۆس لە دەوڵەتە شتێک هەیە بە ناوی بەرژەوەندەکانە جیاوازتر نییە ینی کارەکانی ترام لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا دێتەوە بۆ نمونە ئەو دابڕانەی کە دروستی کرد ئەمریکا ترامپێکا بۆ چیکە غێر بووی کە بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزرابێ هەموو هەدەفەکەی مەوسمرە پێسە پەیوەندی لەگەڵ هاوپەیمانەکانی لەگەڵ ئەوروپا لەگەڵ ناتۆ لەگەڵ کەنەدا ئەوە لەگەڵ بڵین کوبا فشاری زیاتری کردووە ئەوە لەگەڵ چین شەڕێک و مرگی تێگەم ئەزای چۆنە کار حەکیم ئەمەی کە ترامپێکات ینی جارێکتر ئیعادە نەزەرە بە تەواوی تێڕۆینەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەبارەت بە چەمکی هاوپەیمان کێ لە نەزەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی ئەگەر ترامپ خۆی پێناسەیەکە ئەڵێ ئێمە پێشتر هاوپەیمان لە ئێمە دەعممان کردوون ئەگەر ئێمە نەبووی نایە بەشێکی زۆرتان بەیابانی قسەیە کرد لەکەیان لە دافۆزە قسەی کرد ئەڵێ ئەگەر ئێمە نەبووی نایە بەشێکی زۆرتان یا بەیابانی قسەیانە کرد یا خۆ بەڵبانی قسەیانە کرد ئێستا شتێک نەبوو بە ناوی سوید و دانیمارک و نازانم چی ئەمە ئەڵێ ئێستا ئێمە ئەوە ناکەین من چۆن التزاماتم هەیە تۆش بە هەمان شێوە التزامات هەیە و گلەی زۆریشی هەیە لە هاوپەیمانەکانی بە پێچەوانەوە ینی لەم شەڕەیە کە تووشی بووە گلەی زۆری هەیە لە هاوپەیمانەکانی یەکێک لەوانە باسی ناتۆ کرد لە ناتۆ پاش مانگە شەڕ اینجا تەلەفۆنیان بۆ گوتم چیتان پێویستە ئێمە سایشمان پێویستە خۆمانیشی خۆمانەکەین کەواتە ئەمە ینی ئیعادە نەزەری جایەکی پیاچوونەوەیە بە چەمکی هاوپەیمانە لەلایەن لە وجهە نەزەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بۆ کەسێک کە هاوپەیمانە لای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا ئیسرائیل هاوپەیمانە چونکە هەنگاو بە هەنگاو لەگەڵیان هاتووە جا سەبارەت بۆی کە ئایا دەبێتەوەی کە سزاکان هەڵبگیرێت بەسەر وڵامی جەنابێت تاوان ئێران خاوەنی چییە؟ ئێران خاوەنی یورانیەمی پێتێنراوە 440 بۆ 460 کیلۆ یورانیەمی پێتێنرا بە ڕێزی لە 160 کە ئەتوانێت بەکاربێنێ بۆ چەکی ئەتۆمی باشە کەواتە چەکی ئەتۆمی نییە بەڵام ڕەگەزێکی سەرەکی دروستکردی چەکی ئەتۆمی هەیە کە یورانیەمی پێتێنراوە باشە ئاوێرانەوە پێتێنراوە بۆ کۆماری ئیسلامی ئێران لە کاتی ئێستایە ئەو عنسوڕەیە کە ئەبێتە هۆی پارێزگاریکردن لە سیستەمەکە چۆن ینی باەمە بەس ڕەنگە بڵێن یۆران چۆن هەندێک بڵێن بۆ تەمەترسی تۆ پارێزگاریە بۆچی ئەزای چۆن تۆ سەیری جەندرا بە سەیری هینکە سەیری لیبیاکە سەیری عێراقکە ئەمانە کە هەمووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ مامەڵە کردوون تۆ چەکی ئەتۆمی هەیە لیبیا دوای ئەوەی کە چەکەکەی نەماوە لە نای بردووە بە عێراق تۆ چەکی کۆمەڵکوژە هەیە دوایەوە کە چەکەکەی نەماوە یاخوا ئەگەر نەشی بوو بێ
دوایەوە عراق سیستەمی سیاسی عێراق ڕووخاوە. ئێستا تاکە بادڵێن تاکە بەڵکو با بڵێم گەورەترین ڕەگەز بۆ مانەوەی نظامی ئیسلامی ئێرانی ئەو 440 کیلۆ ئەخۆ 460 کیلۆ یۆرانۆمەیە. بۆچی؟ چونکە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ نظامەکە تەعاملەکە و لەگەڵ سیستەمێکە مفاوزەتەکە. باشە ئەگەر ئەم سیستەمە بڕوخێ لەگەڵ کیان مفاوزەتکە؟ کەسێک نییە کە لەگەڵ مفاوزەتکە خۆی وا ناڵێ تراب نێ و دێمە سەنازەکە کیان مفاوزەتکەین. باشە ئەی باشە کە تۆ سیستەمە ڕوخان کەواتە مؤسساتی دەوڵەت نەما کە مؤسساتی دەوڵەت نەما یەکێ لەو شتانی کە مەترسی بڵاوبوونەوەیەکەوێتە سەر چییە؟ یۆرانیۆم پیتێنراوەکەیە. عینی اتحادی سۆڤێتی اتحادی سۆڤێتیە تاکو ساڵ 1970 ئەخە بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوو اتفاقی زۆر گەورەی لەگەڵ یەکێتی سۆڤێت ئاواژۆ کرد بۆ ئەوەی کە دامی بکات لە ڕووی مالیەوە وازام لە یاڵتا ماڵتا بۆ شتێکی وا وازام ناوەکە نایەتە خەیاڵم بەخوا با بە خەڵکی بە هەڵیان نەبێت. بەڵام دوو اتفاقی لەگەڵ ئاواژۆ کرد وتی من دام تەکەم لە ڕووی مالیەوە بۆی کە تەرسانینەوەی خۆت تەخفیزکەی کەمیکەی تەوانێتە پارچەپارچەیەکی نەهێڵتەوانێت کەمیکەیتەوە ئەمە یەک دامی مالیش دەکەم بۆی نەڕوخێ چونکە بەڵام هەر ڕووخات ئەو پرۆسەی کە گۆرباشۆف دەستی پێکردبوو نەچێکی ڕووخاندنی اتحاد سۆڤێتی و لە ڕووخانی اتحاد سۆڤێتی با بڵێن مەخزوونی نەوەوی یەکێتی سۆڤێت لە نێوان ئەو وڵاتانەیە دابەش بوو کە اتحاد سۆڤێتی پێگەنابوو و دوای لی جابوونەوە. ئەمە مەترسی دروست کرد لە بازاڕی دەرەوەیە مامەڵە بە یۆرانۆم و بە چەکی ئەتۆمی وەکرا. چ گرنگێک هەیە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگە سیستەمی سیاسی لە ئێرانە بڕوخێ یۆرانیۆمی پێتێنرا و 440 چوزان با 2 کیلۆژ بێت ئەگەر مەترسی بە دروستکردنی چەکێکی ئەتۆمی کێ گرنگیەوە کات کە ئەم بڕە لە یۆرانیۆم پێتێنرا و دوای لە بازاری دەرەوەی جیهانە مامەڵی پێوە نەکرێت. باش بەس دەگەین ئەو قۆناغە بڵێن یۆرانیۆمەکە لە بەرامبەر هەڵگرتنی سزاکان و ئازادکردنی پالە برۆکراوەکان لە سەر 2015 شتێکی لەم شێوەیە هەبوو بڵێن کەمکردنەوەی یۆرانیۆم پێتێنرا لە بەرامبەریشە هەڵگرتنی گەمارۆکان و سوکردنەوە سزاکان. ئەو شتەکەەوە ئاسانیە بڵێن بەدەم لەسەر ئەکرێت و جێبەجێ ئەکرێت بەڵکومە قۆناغ بە قۆناغە قۆناغ یەکەم جارێکانە پاکردنەوەی نێتەکانە ئایا نێتی هەردوو لە ئەوەیە کە بگەنە ڕێکەوتن جارەکانە خۆی مەزوو زۆمیێمە ئایا هەم دەبینی ئایا هەردوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێرانیش نێتێوان هەیە بگەنە ڕێکەوتن ئەزانی لە فترە زەمەنیە کار حەکیمی بە هەنێ شتێ لە بیرمان چووە لە فترە زەمەنیە کە شەڕ هەڵگی سال لەمە ئەم ڕۆژەیە چەند جار نەوت سەری هەڵکشان و داکشانی بەخۆیە بینی زۆر بەڵێ ئەمە خۆی بۆ خۆی بەشێکە لە تیجارەتی شەڕ. باشە ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان ینی ئەی چەند جار زەحمە نەبێ وڵاتانی چواردەوری ئێران کەوتنە بەر هێرشی ئێران و زەریری چەندیان بەرکەوت. ئەی ئەم زەرەرە ئەم مادانی کە ئیندیتارەکە کە نەگینیساکە کە تووشی خراپە بێت تێگەچی خراپە بێت پێویستی بە عادەی دروستکردنەوە نییە بەچی دروستەکەێت کێ دروستێکاتەوە هەمی کۆمپانیەکانی ترەکەوێش خۆی ئەساسومی کۆمپانیەکان ئەوانەیە کە لە سناعاتی نەوتمانە ئیشەکەن ئەسمیان بەرزێبێتوانێت چکە لە داهاتووە یان لە ماتەخانە ئیشەکەن بە کودێکی منەمێ بەجەناوە بڵێم کە ئەو شەڕێکی هەیە بەشێکی تیجارەتە باشە بەشێکی دیبلۆماسیەتە بەشێکیشی بریتە لە شەڕی جغرافی هەژمونی ئەم دەوڵەتانی کە لەم ناوچەیە هەن و ئەیانێت تاکو چەند وجودیان هەبێت بۆیە ینی لێرە شتێکی زۆر گەورە ڕۆڵی خۆی ئەبینێ کاک حەکیمیان ئەوش ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند زرێکی کردبێت لە بەرامبەر ئەوەشە مانەوەی لە ناوچەکەیە لە بەرامبەر مانەوەی لە ناوچەکەیە مقارنەتەن بە مانەوەی ناوچەکە هیچ نییە بۆیە ئامادەی تیا ئیدامە شەڕەکە بە و ئێرانیش بۆ ئەوەی وجودی خۆی بێنێتەوانێت کاکە ئێران گەورەترین قوربانی یاوە ئەزانی یعنی ئەمە زۆر قورسە تۆ ڕابەرەکە و بە دەستی دوژمنەکە و بکوژێت بەڵام هەر ئێستێدادی تیا بێت کە بمێنیتەوانی ئەم قوربانیە هی ئەوە نییە کە بەڕاستەکەی مامەڵی پێ بکرێت. باش سوپاس دەکەم کاکەتوان ئەگەر شتێک مابێت لەسەر ڕێکەوتن دوایش دەسەڵاتی بڵین ڕێکەوتن
لای وەفدی ئێرانی ئەوەی پێشتر هەبوو و لای ئەمریکا هەیە یاخود چێ لە ئێرانی سەبڕیار بەدەستە بریار لە مەلەفی نەنەوەوی یا تۆم بدا لە گەروی هورموز بدا لە ڕێکەوتن بدا بەڵێ ئەگە تێبینی شتێ لە خزمەتە وڵای گو تێبینیمە لە سەرسەکانی مامۆستا تەمان زۆر جوان باسی کرد بەڵام یەک دوو بابەدەیە مەبەستم لە دوو مامۆستا بەڕێزە نیە بەڵام تێگەشتێکی زۆر غەڵەت دەیە لەسەر دۆسی ئەتۆمی بەعامەتەن ئەوی لە میدیا باسەکرێ ئێمە بیرمان نەچێ ئەتۆمی وەکو توانای بەکارهێنانەکەی ئێمە من دایما قسەیەکەم ویستی بەکارهێنانی چەکی ئەتۆم شتێکە توانای بەکارهێنانی چەکی ئەتۆم شتێکە توانای بوون بە خاوەنی چەکی ئەتۆم بابەتێکی جیاوازە ئێرانیەکان تا ئەم لەحظەیە توانای بوون بە خاوەنی چەکی ئەتۆمیشیان نییە لەبەر ئەو گۆشەگیریە دیبلۆماسی و نێودەوڵەتیە ئەو حاڵەتی ئەزلەی لەنەو کۆمەڵگەی مرۆڤایەتی هایانە هندیەکان توانای ئەویان نەبووە لەگەڵ پاکستانەکان چەک بەکاربێنن بەڵام توانای بەکارهێنانیانی وەکو هەڕەشەش ڕووسەکان توانای ئەویان هەیە وەکو هەڕەشە بەکاری بێنن بەڵام چەند ساڵە تەنها وەکو چەکێکی هەڕەشە ماوەتۆ توانای بەکارهێنانی فعلیان نییە مامۆستا قسەکەی زۆر ڕاستە بەس ئەمریکیەکان توانیان هەیە ئەوە منیش 100% متفقم لەوەیە بەڵام بەنسبەتیەوەی کە مەسەلا ئەم چەکە لە چ قۆناغێکا بەکاریە بۆچی بەکاری ئەم بیرمان نەچێت ئەگەر وەکو چۆکو تاکتیکی بێت چۆکو کۆنەکان بێت ئەردەنەوەی باسەکرێ باسی تاکتیکەکە یەکرێ ئەبێ سێ ئۆنسوڕ هەبێ ئەکرێ بۆ یەکێکیان بەکاربێنێ کۆبوونەوەی صنعەتی ئەوەی کۆبوونەوەی پیشەسازی ئایا پیشەسازیەکە پیشەسازی سەربازیە پیشەسازیەکی حیاتیە بۆ ئەم دەوڵەتە کۆبوونەوەی سوکانی کۆبوونەوەی دانیشتوانێکی چڕوپەڕ یا سەربازیە ئەمە کۆبوونەوەی ژێرخان ئەم سێ فاکتەرە کە ئەکرێ بۆ یەکێکیان بەکاربێ هیچیان لە ئێرانانیە نا تەمەرکوزی سەنعەتی لە پارێزگایەکە یا لە شوێنێکا کۆبۆتەوە نە تەمەرکوزی سەربازی وەکو بینیمان کە ئێمە هەموو پارێزگایەک شاری ژێرزەبیدی و هینی خۆی هەیە و بابەتێکی یەکرێ زۆر بەوردی باسکرێ وەکو بەکاریش بێنرێ بۆ خەڵک ئەوە لە ڕووی گۆشەگیریەوە بۆ داهاتوی ئەمریکا زۆر خراپە بێمە بەنسبەتی ئەو قۆناغانەی کاکرێت تیای بەکاربێ بەنسبەتی ئەوەی کە ئێران چ استراتیژێکی بەکارێناوە من دڵنیا دەکەمەوانە ئێران بەیزن ئێمەبەستی نەبووە بەرهەمی بێنێ ئەوەی کە میرشامێر باسیەکە مەبەستی هەبوو هەرسێ عنسوڕەکە کە بۆ بەرهەمێنانی ئەم شتە پێویستە هەرسێکی بە جیاواز هەبێ لە سێ پاکێجی جیاوازە بەڵام نیان لچێنێ پێکەوانێ وەکەوەی میرشامێر باسیەکە ئەڵێ کلاشینکۆفێکە لەسەر مێزدانراوە بەڵام ئەم نایگرێ بەدەستەوانی بۆ چونکە بۆ بەرهەمێنانی چەکی ئەتۆمی سێشت پێویستە قۆناغی یەکەم کە لارەمی میمترە پیتاندنی یۆرانیۆمە کە ئێرانەکان لەوەیە ئەوە خۆیان تەنانەت سانتێرفیوژەکانیش AI6 و AI8 و AI10 خۆیان دروستیەکەن ئەوەش ئەو ڕێژەیەشیانەیە کە 440 کیلۆ پیتێنراوی لە سایە 60یان هەیە دووەمینیان ئەوەی توانایت هەبێ بتوانی بۆمبی پلیتۆنیۆمی دروست بکەی ئەوەی لە ئاوی خەندان و عراق هەیەە ئەوەی کە پێوتێت چاشتی تەقینەوە ینی ئەو مەوادەی کە بەکارێنرێ بۆ تەقاندنەوەی ئەو بۆمبە سێمی لارەمی میمتر ئەوەیە کە تۆ چەکێکە دەبێت توانای هەڵدانی ئەم بوارە دەبێت کە ئەڵێن بریتە لە تەکنەلۆژیا موشەچەکەی کەواتە بە شێوازێکی مجەزا بە شێوازێکی لێک نەبەسترا و پێکەوە هەر سێ بوارەکەی هەیە بەڵام نەیداوە لە یەکتری ئەمە دەرخەری چیە دەرخەری ئەوەیە کە باسمان کرد چاگە دیقەت بی ئێرانەکان بابەتێکی زۆر گرینگە توانای دەستپێکردنی شەڕیشیان نییە نەتوانای دەستپێکرد بەدباسێنانی چەکی ئەتۆم ئەو ئارایشە نظامیەی کە سەربازەی کە ڕوویدا بۆ دەستپێکردنی ئەم جەنگە بە هێواشی ئەم کەشتیە جەنگیانە هاتن هەر لە جێرالفۆر هەر لە ئیبراهیم لینکڵن و ئەمانە کە هاتن خۆ هەموو شارەزانە و دەوڵەتەکان و شارەزا سەربازیەکان ئێرانەکان خۆشیان یانزانی ئەم ئارایشە سەربازیە کە ئەکرێ بۆ دەستپێکردنی جەنگە بەڵام لەبەر خاتری ئەو گۆشە گیریە سیاسی دیبلۆماسیەی کەرێنەوە کۆمەلگەی دەوڵەتیا هەیەی توانای تەقاندنی فیشەکی یەکەمی نییە لە جەنگا بۆیە ئەو شەڕانەی کە لە ڕابردووە کردوەتی لە بیدایەتی دروستبوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە تا ئەم لەحزەیە شەڕی متەقابلە واتە نە شەڕی پێشگیرانەیە نە شەڕی پێشدەستانەیە بەڵکو جۆری سێمی شەڕی کە پێوتێ شەڕی بەرامبەر ئەمە بەنسبەتی ئەوەی کە ئەم دۆزە زۆر باسەکرێت بەڵام مامۆستا زۆر جوان باسی کرد من حەزم کرد تیۆریزەی کەم بەو جۆرەیە باش ئەگەر شتێکت ماوە لەسەر ڕێکەوتنەکە بۆ هەرێکی کاوتۆ وەکو ڕێکەوتنەکە بڵێن هیچ وڵاتانی دیکە ترسیانە ئێران و ئەمریکا ڕێکەون جگە لە ئیسرائیل بۆ وڵاتانی عەرەبیش کە زیانیان بەرکەوت ئەگەر شتێکشت ماوە لە خزمەتەی زۆر سپاس وەڵام من ویستم ئاماژەیە بکەم بە مەسەلەی دارایی و ئابووری کە ئێستا پێم وان نییە لەم شەڕەیە بواری ئابووری و دارایی هیچی کەمتر بێ لە بوارە سەربازیەکە یعنی ئەوەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەمریکا
توانای بەرەنگاربوونەوە و ڕەتدانەوەی سەربازیانەی ئێران نییە بەڵکو توانای دروستکردنی کێشە و ئاریشەیەکی ئابوووریە کە ئەوە زیان زۆرتر ئەگەینێ بە ئەمریکا لەوانە لە ڕووی سەربازیەوە زیان بە ئیسرائیل بگەێنێ بەڵێ لێوەی نزیکە و بە ئاسانی موشەکانی پێی ئەگا بەڵام تەکنەلۆژیای سەربازی ئەمریکا زۆر پێشکەوتووە کە ئێران بەم تەکنەلۆژیا سەربازیەی خۆی ناتوانێت زیانێکی زۆر گەورەی پێ بگەێنێ بەڵام ئەوەی کە بینیمان داخستنی و گەروی هورمزە و دروستکردنی بەلبەلەیەکی جیهانی لە ڕووی ئابوووریەوە وای لە ئەمریکا کرد کە جۆرێک لە شڵەژان لە هەتا لە بڕیاردان و لە هەڵسوکەوتی شیابێتە ئاراوە چونکەوە کاریگەریەکی زۆری لەسەر دروست کرد و هەروەها ئێمە بینین چین لە سەرەتای ململانێکەوە زۆر بە نەرمی و بە هێواشی و لە پشتی پەردەوە یارمەتەکانی ئایا بۆ ئێران و تەنانەت لێدوانیشیان زۆر لەسەر شەڕەکە نەبوو بەڵام لەگەڵ ئەوەیە کە ئەمریکا گەروی هورمزی داخست چین لەو سەرەوە هاواری لێ هەستا هاوارەکەشی لەوەیە کە هەموو ئەو نەوتەی ئێران کە ئەڕواتە دەرەوە زۆرینەی زۆری ئەڕوا بۆ چین لە 180 زیاتر ئەڕوا بۆ ئەوێ و بە سعرێکی کەمتر لە بازاڕی جیهانیش دەستی ئەکەوێ لەبەر ئەوە و هەروەها کاڵاکانیشی کە لە چینەوە ئەهێنێ ئەو کەشتیانی کە دێن بۆ بەندەرەکانی ئێران ئەمریکا ڕێگای لەوەش گرتووە کەواتە هەم ڕێگای گرتووە لەوەی کە نەوت بڕوا بۆ چین ئەوە پیشە سازەکەی چین تووشی ئیرباک و تووشی کێشە ئەبێ و هەم بازارێکی گەورەی ئێرانیش کە کڕیاری کاڵای چینی بووە ڕێگای لێگیرەوە لەبەرەوە لە ڕووە سەربازیەکەیەوە چین زۆر ئازاری پێنەگەشت بەڵام لە ڕووە ئابوووریەکەی و ئەبینین ئازاری زۆری کاگەشتەوە وڵاتانی عەرەبی پێیان خۆش ڕێکەوتن بکرێ یاخود چکە زیانیان زۆر بەرکەوت بەڵێ بێگومان وڵاتانی عەرەبی بەڵام ئەوانیش زۆر ینی جیاوازن لەوانەیە ئیمارات تێڕوانینێکی هەبێ کە پێی خۆش بێ وەکو ئیسرائیل بە تەواوەتی ئێران کۆتایی پێ بێ و لە بین بێ بەڵام سعودیە قەتەر سەڵدەنەی عومان جیاوازترن ئەوانە بەڵێ پێیان خۆشترەکەوە شەڕەکە کۆتایی پێ بێ لە ڕووی ئابوووریەوە ئەوان زیانی زۆریان کردو بەڵام زیانی زیاتر ئەکەن ئەگەر شەڕەکە بەردەوام قسە بە جەنابە ئەڵێم بە هیچ جۆرێک هێز ئاشتی بەرهەم نایێت ئەو کوترمپەڵێ هێز بەرهەمێنێت توتوژی بەرهەمێنێت بە ئەوسترینە بخەنە ژوستریان ئێران وازە تەنازول ناکەوێت بە زوانە تەنازول ناکە سپاس دەکەین ماوەستا شەماڵ ئەحمەد و کاک کاتۆن ئەحمەد دکتۆر ئیسماعیل بەرزنجی مادومان کردن زۆر سپاسیان دەکەین سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ